بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لەبێت دڵتەنگم بەوەی کە جارێکتر لە بەرنمەیەکی خەمناکی تری ئەم نیشتیمانەدا بە دیدارتان شاد دەبمەوە. ڕاستیتان پێ بڵێم بە گڕوتین و هەیەجان و حەزێکی زۆرەوە هاتمە ناو ستۆدیۆکەم بۆ قسەکردن لەسەر ئەوەی ئەم شەپۆلی کۆچە نایاساییەی کە کەسوکارمانە بێ بە قوربانی چۆن زانیاریەک زانخوازیەک بڵاو بکەینەوە بۆ ئەوەی کە لێرە لەوێ ڕێگایەکی فەرمیش هەیە گەنجانی پێ ئاشنا بکەین بۆ ئەوانەی کە هەر بڕیاریان داوا بڕۆن بە ئەوەندەی کە لە توانادایە بە ڕێگایەکی یاساییدا بڕۆن. هەڵبەتە بەڕاستی خۆم ناکەم بە کەڕەی شەربەت لە میوانەکانم ئەو پرسیارە بکەم ئایا هۆکارەکانی کۆچ چییە لە وڵاتی ئێمە. هۆکارەکانی کۆچ هەزاران هۆکار هەیە لە وڵاتی ئێمە و ساڵ لە دوای ساڵیش بۆ خۆتان نەزانن کۆچکردن زیاترە بێت. ئەوەی کە زۆر دڵی تەنگ کردم ئەم خوشک و براونە و ئەو باوکانەیە ئەو کەس و کارەمانە ئەو کورد زمانانن کە بە وێنەی کچ و کوڕ و جگەرگۆشەکانیانەوە هاتوونەتە سەر تەلەڤیزۆنی ڕوودا و داوای ئەوەکەن کە ڕێکخراوە ناو خۆی و نێودەوڵەتی و حکوومەتی هەرێمی کوردستان سۆراغێکی ونبووەکانیان بکات. ئومێ دەکەم سۆراغیان هەبێ، ئومێ دەکەم دەنگیان هەبێ، ئومێ دەکەم هەمویان لە ژیان داما بن، ئومێ دەکەم بە خانەوادەکانیان شاد ببنەوە لە هەر گۆشەیەکی ئەم دنیا بێ ڕۆژە لە ڕۆژان سۆراغیان بزانن. و دواتریش مایکەکەیان ئێمێ بۆی کە خۆیان بۆچی تەشریفیان هێناوەکە بەڕاستی بۆ من تا ڕادەیەک لە ناکاو بوو کە بینیانم لە ستۆدیۆکە ئەوە خۆیان بە قسەکانی دڵی خۆیان بکەن. و خەمێکی تریشم ئەوەیە کە یەکژێ مهێوانێت منێت گەلک دڵسۆز سێ هەفتیان بەرێنوکە لەسەر مێزا پرۆگرامە من بوو، مرۆڤێکی دڵسۆز و خەمخۆری خەڵک و ئاخێ کوردستانێ بوو، دکتۆر بێوار خەنەسی جهێ داخیە کە کو ئەم هێلان خودێ مەزن و دلۆڤان بە حەشتا خۆی شاد بکەت، سەرخۆشی لە ماڵ و هەواڵە دوی دکەم، هێوی دکەم دووماهیە ناخۆشیان ماڵاوی بیت. بەڕاستی مرۆڤک بوو، هەمی گاڤە پێشنیارە نی هەبووینە وی تەژی بوو لە دڵسۆزی ئەس هیوی دکەم دڵسۆزیەوی هەمی بخێر بهێتە نویسین خودێ ژێ ڕازی بێ. ئەف گوڵژی ئەم گوڵەش هەر پێشکەشە بە ڕۆحی کاک بێوار خەنەسی کە وەکوتم سێ هەفتە پێش ئێستا لە سەرمێزی بەرنامەکەم بوو و هەمیشە هاتە پرۆگرامەکەم. مرۆڤێکی سەرڕاست، مرۆڤێکی دڵسۆز لە خانەوادەیەکی ڕۆشنبیر و نیشتیمان پەروەر بوو. ئەم گوڵە بە ناوی خۆم و ڕووداوە پێشکەشەکەم بە ڕۆحی ئەم ڕاوێژکارە دڵسۆزەی ئەنجومەنی وەزیران و ئێستاش بە هەندێک لە دیمەنەکانی ڕابردووی بەڕێزی پیشانی ئێوە دەینەوە دواتر دەستەکەین بە گفتوگۆکەمان. فەرمون ڕۆحی شاد بێ ئەوە پەیامەکانی کاک دکتۆرە فەرمون. ژین و ژیان هەمی بابەتی ئاوێ ڤەیەگرێدایە و دیروکە جیهانێژی یا ئاواکردنا شارستانیا و حرفینا شارستانیا نیشانێ هەندێک دەیت هەر وەختێکی ئاف هەبوویە شارستانیت پێش کەفتین، هەر وەختێکی نەبوویە یەت پاش کەفتین دمایکێت هەر ڕفێژی. یعنی ئاف یعنی ژیان، ئاف ئاواهید. ئەم هەم عێراق و هەم هەرێمی کوردستان ئەگە خۆ ئامادە نەکەین بەرهەف نەکەین احتمال ئەم تووشی کێشە ئاوێ ببین. دو ساڵی نمگە احتمال ئەم نەشین ئاو بکەین چکە ئافکێ مۆدلکیرە ئینی پەنداوێجەکە. عێراق بی شێوازی ڕێبە ناچێت. ئەف عێراقەت خەتەرەکە زۆر ئامازندای وەکو دەولەتە فدرال حیوانە 10 میلیارد دلارە نفتێ فروشید ئاف نەبیت باژێرە بەدا خاص بوان کرد حەلەقەل ئەگە چ نەبیتە هاریکاریە حکومەتە هەرێمە کوردستان ئەوە ئاوا پیس نەهێڵن بێتە سەر ئاوا بەنداوە دابشێن ئەف ئاوا بێتە بکارێنان تەنگاوی محتاجێدا و ئەمشێنژی پرۆسە یعنی جەنابەتەژی دەبێژی نەپاقژە لازمە بێتە پاڵفتەکردن. یعنی ئەو راپۆرتە من وەزارەتە شارەوانی وەلگرتی ئەو ئاوا پیسیا تێتە سەر ڕیبار و بەنداوە نزیکی 3 میلیۆن مترێت مکعبێت ئاوێنە. ئەف ئاوا گەلک زۆرە. جێدا خەیە مە سێ بەنداوێت سەرەکی هەبوون بەری یەت هاتیە ئاواکردن دوکان دەربەندی خاندۆک هەر سێ بەنداوە ما هیچ قازانجێکی استیسماری لێ نەدیت. یا معقولە ئەو سەدە هەمان وەسە بینم بێ خوددان بێ فایدە ژێ بکەی
دەبێت ببیتە ماسترین جهێ ژین و ژیان ئەم فەرمایشتانەی کە جەنابەت فەرمووت باوەڕم پێ بکە ئەتوانرێت پلانی استراتیژی لەسەردا بڕێژرێ باکۆری هەولێر هەموو تووشی کێشەی ئاو بوو. ئەمنا ئاوێژی پەیداکەن ئەگە ئەمنا ئاوێمە پەیداکرد دەوڵاتی خوب پارێزین ئەگە ئەمنا ئاوێ پەیداکرد ئەمنا خوراکیجی پەیداکەین ژمارە نەح بەندا سێل دووک سێل هەولێر سێل سلێمانێ سیستێمان و کە ئەم هەمی هەوڵیدەن هەر شتێکی بکەن هەر سێ پارێزگا بکەن بعدالت هیچ محافظك نمين تبي بنداف عم بي بروجي آوه دبيت بشوازي إدارة آوه بقوري ڕۆحی جەنابی دکتۆر شاد بێ و سەرخۆشی لە کەس و کار و خانەوادە و ماڵباتە بەڕێزەکانەکەم و سەرخۆشی لە خەڵکی دهۆکی خۆشەویستەکەم. ئێوەش بە خێراتن سەرچاوەکانم سوپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. بەڕاستی وەکو بە کەسوکاری قوربانیانم وت ئامانجی ئێمە لەم پرۆگرامە ئەوەیە کە دنیا زۆر فراوانە، دنیا ئەوەندە بەرتەسک نییە، لەوانەیە ئێمە ئاشنای زۆر ڕێگای یاسایی نەبین بۆیە گەنجەکانمان خوشک و برامان کەسوکارمان هەمویان خۆیان بە ئاودا دەدەن بە ڕێگای هات و نەهات دادەدەن. بۆیە سەرەتا لە عەمیدی مافپەروەر کاک سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی پارێزگای سلێمانی کە مەسەلەی کۆچ خەمێکی گەوری جەنابیشانە دەست پێ یەکەم. سڵاو ڕێزم بۆتەیە جەنابی عەمید. وابزانم لە ڕابردوودا لەگەڵ کۆمەڵی ڕێکخراودا وێڕای کارەکەی خۆت لە هەوڵی ئەوەدا بووی کە ڕێگای یاسایی پەیدا بکەن بۆ ئەوەی کە چیتر کەسوکارمان و گەنجان و خەڵکی کوردستان نەبن بە قوربانی. لەسەر ئەمە چیتان کرد؟ چه ڕێگە چارەیەک هەیە جگە لە ڕێگای مەرگ و هات و نەهات؟ سپاس کاکەڕەنج، خۆشحاڵم لەگەڵ جەنابەت و میوانە بەڕێزەکانە. کاکەڕەنج، سەبارەت بە کۆچی ناسایی یا کۆچی بە قاچاق کۆچەکەن کێشەیەکی بەڕاستی گەورەیە. کێشەیەکی گەورەیە وەکو جەنابەت ئاگاداری لە ماوەی دەیان ساڵی ڕابردوودا گەلی کورد پێوە ناڵێنە. ئێمە لە 30 ساڵی ڕابردوودا کێشەی کۆچکردن بە شێوەیەکی نایاسایی و سنوور بەزاندن بەردەوامە و بەڕاستی نەمانتوانیوە چارەسەری بکەین وەکو جەنابەت ئاگاداری. ئەمە ڕاستە، بەڵام ڕێگای باشتر و ئامینتر و سەلامەتتر لەگەڵ ئامادەکاری پرۆگرامەکەت گفتوگۆت کردبوو کە چەندین ڕێگا هەیە خەڵک ئەتوانێت هەوڵەکانی بەتایبەت ئەوانەی کە ینی پێشنیازتان چییە بۆی کە خەڵک بە ڕێگایەکی ئاسانتر و سەلامەتتر بڕوات؟ بەڵێ من وەکو جەنابەت نازەم ئاگداریە ناڕۆژی سێشەم و چوارشەم و پێنجشەمەش لە بەغداد کۆنفرانسێک هەبوو نەتەوەیە گرتوەکان ڕێکیان خست بوو لەسەر کۆچی نایاسایی. هەمان پلانی کە پێشووتر هەبووە، هەمان خەڵکو و باسە کرێ لە هەموو بەرنامەکان و لە هەمان شێوازەکانە هەر باسی ئەوە کرێ کە کۆچی نایاسایی هەیە چی بکەین بۆی کۆچی نایاسایی کەم بێتەوە، یعنی باسی چارەسەر ناکە. ئێمە بەڕاستی لەگەڵ گروپێکە هۆڵماندا لە ناوبەر تیمێکمان دروست کرد لە ناو بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی باسی ئەومان کرد با ئیتر واز لەوە بێنین کەەوە باسی کۆچی نایاسایی بکەین، چونکە کۆچی نایاسایی هەر بەردەوامە و لە هەموو وڵاتانی جیهانیش بەردەوامە و وڵاتان ئەو هەموو تەکنۆلۆژیایە بەکارێنن ناتوان ڕێگری لێ بکەن هەر لە ئەمریکاوە تاکو ئێرە. بۆیە پلانماندان ئەوتمان باشترین شت ئەوەیە ئێمە هاوڵاتیان هوشیار بکەینەوە کە چۆن کۆچی یاسایی بکەن. اینجا لێرە دەوری حکوومەتی هەرێم دێتەکایەوە. حکوومەتی هەرێم پێویستە ڕۆڵی خۆی ببینێ لەم بابەتەوە. بۆ نمونە ئێمە لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی ڕۆژانە ئێستا لە وەرزی هاوینە زیاد لە 1000 هاوڵاتی سەردانمانەکەن. ڕێژێکی زۆری ئەوانەی کەوا دێن نەخۆشن، بۆ نمونە ڕێژێکی زۆریان نەخۆشن، مناڵیان خۆیان تووشی نەخۆشی جۆرا و جۆر بوون، زۆر بەپەلە دێن داوای پاسپۆرتەکەن بۆی بچنە دەروی وڵات. بەشێکی سیرەکەی پەنا بۆ نووسنگەکان نەبێت نووسنگەکانە بادیا بۆ قاچاقچیەکانە بات بۆ ئەوەی چکە ڤیزەی دەست ناکەوێت بۆ ئەوەی بگاتە دەروی وڵات. ئەکرێ ئەو نەخۆشە زۆرانەی کە دێن سەردانی دایرەی پاسپۆرتەکەن لەلامان و مەبەستیانە بگەن بە وڵاتانی کە ئەوە ڤیزەیان دەست ناکەوێت. ئەکرێ وەزارەتی تەندروستی
لە ماڵپەڕی خۆی بۆ نمونە داتای یا ماڵپەڕی ئەو خەستەخانانەی لێبێ کە لە جیهانە هەیە سەدان خەستەخانی گەورە هەیە لە جیهانە بۆ چارەسەری نەخۆشە جۆرا و جۆرەکان وەزارەتی تەندروستی لە ماڵپەڕی خۆی ماڵپەڕی ئەو خەستەخانانەی تیابێت تاکو هاوڵاتی بتوانێت بچێتە سەر ماڵپەڕی وەزارەتی تەندروستی لەوێ بگات بە خەستەخانەکانی جیهان دوای ئەوەی کە کۆنتاکتیان لەگەڵاکات ئەشی ئەو فحوساتی خۆی نێرێت و ئەگاتە ئەنجامی ئەوەی کەوا لە وڵاتە چارەسەری بۆ نمونە لە ئەڵمانیا ئیتالیا فەرەنسای هەر وڵاتیشکێ چارەسەری هەیە لە ڕێگەی ئەوانە ئۆکەی و خەستەخانەیە وەرەگرێت بتوانێت سەردانی قونسڵگەری ئەو وڵاتە بکات بۆ نمونە لە هەولێر لەو کاتە ئەتوانێت ڤیزە بەدەست بێنەوە بە شێوەیەکی یاسایی کۆچکا بۆ ئەو وڵاتە من ئاگادارم خەڵکیشی زۆر کۆچی نایاساییەکە سنوورەکانە بەزێنێ بۆ ئەوەی مناڵەکەی یا خێزانەکەی یا براکەی چارەسەرکە لە وڵاتەکان ئەمە لەلایەنی تەندروستیەوە لەلایەکەوە پەیوەندیەکانی دەرەوە هەوڵ نایەکە ڤیزەی بۆ پەیدا بکە خانەوادەیەک بە ڕێگای چوپ و بە ڕێگای ئاودا خۆیان دەدەن لە دەریا و زەریاکان بەڕاستی هەزاران کەس هەیە کە محتاجی سەفەرە بەس لە خۆشیە سەری خۆی هەڵناگرێ ئەمە جگەلەوەی کە دەیان هۆکاری بابەتی هەیە ڕاستە کۆچ دیاردێکی جیهانیە بەڵام بەڕاستی کۆچی کوردستان عیبە لەبەر بێکاری لەبەر هەژاری لەبەر نادادی و لەبەر نادڵنیایی تەنانەت لەو خەڵکانی لە کەرتی تایبەت تا کارەکەن خەڵک سەری خۆی هەڵبگرێ یعنی هەلومەرج و هۆکارەکانی کۆچ لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک جیاوازە لە شوێنەکان بەڵام پرسیارەکەی من ئەوەیە ئەمیان پەیوەندی بە جەنابتەوە نییە بۆ هەموو ئەوانەیە کە ئەهلی خێرن لە وڵاتەیە و گوێ لە دەمی خەڵکانێکە گرن کە ئەیانەوێ دڵۆپێ لە حەقیقەتە تاڵەکەی کوردستان بۆیان بگوێزنەوە لەو کۆنفرانسەدا هیچ پێشنیار و ڕاستپاردەیەک گوێی لێگیرا پێ دوایە کاریگەری هەبێ لەسەر کۆنسڵخانەکان لەسەر وڵاتانی دەرێ کێشەکە لەوایە ئەو بەرنامانەی کەوانەتەوە یەکگرتوەکان کاری لەسەرەکات سیرەکەی احتیما دەکاتە سەر سپۆنسەرێک ئەو سپۆنسەرە بە پلان و بە بەرنمەیەک سپۆنسەری ئەو بەرنمەیەکات سیرەکەی لەو ئیتارە نایەنە دەرەوە ینی من لەوێت چەندێ باسی ئەوم کردکەوە پلانەکە بێت بەو شێوەیە کەوا خەڵک هەوڵدا کۆچی نایاسایی نەکات سوودی نەبوو ئەوان بیریان لەوا کردەوە لەو کۆنفرانسەیەکەوە چۆن ڕێگری بکرێت لە کۆچکردن چۆن بۆ نمونە ئەو کەسانەی کەوا ناسراون بۆ نمونە لە شاری سلێمانیا لە هەولێر یا لە دهۆک یا لە عێراقا کەسایەتی ئەو شارن گفتوگویان لەگەڵا بکرێت کە قسە بکە بۆ خەڵکەوە ئاماژەوەدا کە کۆچی نایاسایی کارێکی خراپە بەڵام نایە باسی ئەو باش کۆچی نایاسایی هەمووان نەزانین کارێکی خراپە و ئاسان نییە و قورسە بەس ئەی بەدیلی ئەوە چیە ئەی چۆن کۆچە یاسایەکە بکەم کەس نایە باسی ئەمە بکات تاکو ئێستا کەس نایە باسی ئەوە بکات نەنەوەتەوە یەکگرتوەکان نە حکوومەتی عێراقی نە حکوومەتی هێرەم باسی ئەوە بکەین کە چۆن ئێمە هاوکار بین بۆ کۆچێکی یاسایی بۆ نمونە من ئێستا کوڕشی ئامۆزام لە ئەمریکا هاتۆتەوە دوێنە گفتوگۆیەوەمان لەگەڵا کرد ئەیوت بەس لە ئەمریکا بەپێی داتاکانی وەزارەتی کار 3,900,000 شۆفێریان پێویستە بۆ بارهەڵگر بۆ سیارەی بارهەڵگر و ئەو پاسۆ جۆرشتانە بەسن ئەمە نمونەیەکە لە وڵاتی وەکو ئەمریکا ئەوەندە ئیش زۆرە دەستی هەلی کار زۆرە هەموو عێراق بخەیتەوەوە شوێنی هەلی کاریانە بێ سەرڕای وڵاتە گەورەکانی جیهان و ئەوروپاوانە ئێمە وەزارەتی کار بۆ نمونە پێویستە لێرە چی بکات پێویستە لە ماڵپەڕی وەزارەتی کار ماڵپەڕی ئەو کۆمپانیایانە و کارگانە هەبێت کەوا پێویستی بە هەلی کارە داوای هەلی کارەکە بۆ ئەوەی منی کرێکار منی خاوەن خزمەت گوزاریەک دارتاشم سەرتاشم ئاسنگەرم بۆ یاخچیم شۆفێرم بتوانم بچمە ماڵپەڕی وەزارەتی کار لە ڕێگەی ماڵپەڕی وەزارەتی کاری خۆمەوە لە هەرێمی کوردستان کۆنتاکت کەم گرێبەستیان لەگەڵاکەم دوایەوە ئەو گرێبەستە ببەرمە قونسوڵیەتی ئەمریکی لە هەولێر تاکو داوای ڤیزە بکەم و بچم بۆ ئەوێ بەڵام ئەمانەی چی نییە نە لە وەزارەتی کار نە لە وەزارەتی تەندروستی هەروە لە خوێندنی باڵا و شوێنەکانی کەش پێویستە حکوومەتی هێرێن بی لەوە کاتەوە ماڵپەڕەکانی بەس زانیاری تیانە بێ بەس هەواڵەکانی تیانە بێ سەردانی فڵان شوێنمان کرد فڵان شتمان کردەوە ئەوە نا لەوە گەورەتر بیری لێ بکەنەوە ماڵپەڕەکانیان بەڵێ ئافرین وەکو تۆ تەشریفاتی نا پێویستە ماڵپەڕەکانیان داتای سوودمەندی تیا بێ
مامەستا سالار زۆر سپاس دەکەم کە لە سلێمانیەوە لەگەڵم بووی عەزەتت کێشا سپاس بۆ پێشنیارە بەجێیەکان و خەمخۆریت وەکو بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی کە لەگەڵم بووی شەوێکی شاد و سڵاو و ڕێزمێ بۆ جەنابەت و خەڵکی سلێمانی بەڕێزیش دووبارە سپاس کە لەگەڵم بووی. دیارە بینەرانی بەڕێز اینجا دەستەکەم بۆ گفتوگۆیی کە بۆ نمونە کەسانێکی وەکو مامۆستا هەوراس، کاک بەکێر، لاوان، کاک پێشڕەو عەبدوڵڵا، کاک سەید ئەحمەد قسە لەسەرەوەکەین کە دیارە ئەمە هاندانی کۆچ نییە، هیوادارم هیچ کەسیش تۆمەتبارمان نەکات چونکە کۆچ خۆی هەر هەیە. ئامانجی بەرنامەکەم ئەوەیە کە ئێستا هەلی کار لۆکاڵی نەماوە، ئێستا خەڵک ئەتوانێت لە وڵاتەکەی خۆی ئیش بکە، بەڵام بەڕێوەبەری ستۆریجێک بەڕێوەبەری عەمبارێک بێ، مەخزەنێک بێ لە ئەڵمانیا، لە فەڕەنسا، لە ئەوروپا لەگەڵ شەریکێکی کۆمۆنیکیشنای ئیش بکە خۆی و لاپتۆپەکەی لە ماڵی خۆیشیا بێ، ئەتوانێت فیزیکی لە وڵاتی خۆی کار بکە، ئەتوانێت بچێتە دەرێ، واتە هەلی کار گردردونی بۆتەوە، گلۆبڵ بۆتەوە وەنیە ڕاستە. ئەجا ئامانجی بەرنمەکەی ئێمە ئەوەیە کە گەنجەکان ئاشنا بکەین بەوەی کە بە تەنیا ڕێگای ئیجە و بەحری ئیجە نییە، بەڵکو ڕێگای تریش هەیە. مامۆستاوەکو بەڕێوەبەری پەیمانگایەکی ڕاهێنان کە ڕاهێنان بەو کەسانەکەن کە خواستی وەرگرتنی ڤیزە و کار و مافی مانەوەیان هەیە. جگەل لە ڕێگای دەریا چ ڕێگایەکی تر هەیە ئەگەر بۆ خەڵکی کوردستانی ڕوون بکەیتەوە سپاسە دەکەم. ئێستا بەڕاستی زۆر ڕێگە هەیە. یەکەمین ڕێگە ئەوی پۆلی 12یان تەوا کردێ لە نمونە پۆلی 12 دەبی تاوا کرد بیتن مافی هەیە حەقی هەیە بڕاتن ئاوزبیلونگی بکە ئەو یعنی وچی مەحەدە بەس لەوێ کووە 4 ڕۆژ ئیش دەکا 1 ڕۆژ لە مەکتەبێ معاشیش وەردەگری ئەو معاشە بەشی دەکاتن وچی لە ژیانی خۆی بڕێ باتن. باشە بەس ئەوە بۆ نمونەیەکێک پۆلی 12 تەواو کردووە و جەنابەت دەڵێی مافی هەیە بچێتە دەرێ، بەڵام ئەم پێش چوونە دەرێ ئەو هەنگاوانە ئەو ڕێکارانە چییە کە ئەبێ ئەنجامی بدا بێ بیکە؟ یەکەمین تشت ئەوی بکاتن دەبی فێرە زمانەکە بیتن، یعنی لێرە دەبی لە کوردستان فێرە زمانەکە آخر لەکوێ چ پەیمانگا چەندانە هەیە زۆرە؟ بەڵە زۆر پەیمانگانە ئێستا لە لایمەش دەتانی بێتن لە لایمە خۆی فێری کاتن و لە لایمەش هەرێکسەر ئیمتیحانەکەی دەکات باوەڕپێکراوش لە کۆنسڵخانە دەڕواتن تشتەکانی وی تەقدیم کۆنسڵخانە دانی بە چەند ڕێکخراوی لەو جۆرە داناوە لە کوردستان کە ئەم گەنجانە ئەو خەڵکانە هەر پۆلی 12 یا نێرس و یا بۆ نمونە برین پێچ و دکتۆر و ئەندازیار و هەموو پیشەیەک ئەتوانێت نێزکی سی نەوع ئاوسبیلدونگ هەیە ینی مەحەتەنە بەس ئەوی زۆر داوە دەکەن نێرسەکەیە سیستەرە سەیدەلیە ئایتیە دکتۆرن ئەوانیان زۆر دەبێتن ئەوانکە دەتانی تەقدیم کێ بەس ڕەوزەکە وچی بڵێ 50 بە 50 ڕەوزی وەردەگرێت سی پیشەی جیاواز ئەتوانێت لێرەوە داوای کار بکات بڵێ بەس تەنیا مەرجیش ئەوەیە کە زمانەکە لێڤڵی چەند تاواکەی دەبی 4 لێڤلی تەواو بکاتن 4 لێڤڵ بڵێ ئەگە 4 لێڤلەکەی تەواو کرد دەتانی لە لایمە ئەو شوێنانە ینی وەکو جۆب سنتەرێک وەکو سنتەرێکی دۆزینەوەی کار ئەچەند ئیشیان بۆ دۆزنەوە ویزاشیان بۆ وەردەگرن ئێستا لایمە ئەو هەیە ئەمە ئێستا لەخمان هەیە لە ئەڵمانیا لە ئەمە لێرە وچ بلێ نەفرەکان خەڵک بزانێ کۆمپانیاکەی ئێوە ناوی چییە؟ بیئیندەڤۆس بەڵێ ئێستا لایمە ئەو هەیە نەفرەکان دێنەکەنمە لە پێش دەست بێ زمانەکەی بکاتن بە هەموو تەڵەبەکان دلێم ئەوراقی خۆت بینە تەرجمە بکە ئەمن لە ئەڵمانیا دەنێرم لە ماوەی دەستان پێ کردووە بەکار خەڵکتان بردوۆتە دەرێکتان بۆ دۆزیبێتەوە ئەمە نێزیکی 26 تەڵەبەمان ناردیا ئێستا هەفتە چیدی خوێنکار بوون یا دەرچوو بوون نا خوێنکار بوون ینی لە ئاوزبیلونگی دڕۆن یان لە کولیە دڕۆن یعنی لە پۆلی 12 تەوا کرد ئەز یان لە مەحەدەکەی دڕۆن یان لە کولیەکەی دڕۆن دەتانی لەوێش پارەی خوێندن و شت نایەن ئی ئاوزبیلونگی محەدەکە ئەو هەیە ئەتوو معاشی وەردەگری بەس ئەگە کولیەی بکەی ئەتوو بە خۆت دەبی ژیانی خۆت بڕێ بێ یعنی ئەتوو دەبی دەفتەرێک و بیستی لە کۆنسڵخانە بانکێکی دیار دەکات دەبی پارەکە بنوێنی حتا لەو یەکەمین ساڵ ئەتوو هەموو مانجی 970 ئەوڕۆیە بتانی ڕای کێشی ژیانی خۆ بۆ خوێندن ئەی بۆ دۆزینەوەی کار ئەو ئەمە دەکەین لەو تەڵەبەکان ئێستا ینی بۆ ئەوانە هەم کار دەکەن و هەم دەشخێنن ئێستا ئەوە مەحەتە وچی بلێ حساب کە لێرە دەڵێ مەحەتە و ئاوزبیلدونگە ئەو 4 ڕۆژ ئیش دەکەن 1 ڕۆژ لە مەکتەبێنە ئەوانە معاشی وەردەکەن بەس ئەوی لۆ نمونە لە کولیە دەڕواتن
ئەوان معاشی وەرناگرن ئەوان دەبی یەکەمی زە دەفتەرێک و بیستیدانن لە حیستا بانکەچی لە کۆنسڵخانەی چ وڵاتی ئەمە ئەوەی ئەڵمانیا وها ئێستا ئەڵمانیا بەڵێ ئێستا بەس ئەڵمانیا ئەم پەیمانگایانی هەیە لە ڕێگەی کۆنسڵخانەکانەوە یا وڵاتانی تریش نا ئێستامە بەخۆمان ئیشتڵ هەتە مانگە دوو مانگە چی لەگە سویسرش عقدی دەکەین نەفرەکان بتان بنێنە سویسرش سویسرا ئەوش خۆ هەر ئەڵمانیا ینی ئەوە نییە بەس لەوی مەرجەکانی کیچە قورسترە لە زیاتی ئەڵمانیا ئەو شوێنەی کە بڕوانامەی زمانەکە دەدا کوێیە کێیە ئێستا ئیمتحانی زمانەکە دەتان لە لای مە بکەن ئەمە ئێستا HCL-مان هەیە HCL باوەڕ پێکراوە لە کۆنسڵخانە و نێزیکی 15 زمانیشمان هەیە ئەو دەتان ئیمتحانی بکەن ئەڵمانیش تێدایە حتا حیساب کاتە 5 ئاستی دەتانێت لە لای مێ بخینی و ئیمتحانیش بکەین یعنی بەبێ زمان نابێت زمان مەرجی بنەڕەتیە زمانەکە مەرجە ئێستا جاروبار دلێن بە سێ ئاستی دەتانی بڕۆی کۆنسڵخانە قبول دەکاتن بەس زۆر جار کۆمپانیەکانەوی ئاوس بلونگەوی مەحادەکەی دەکەن قبول ناکەن ئەوە مشکلەیە بەس ئێستامە چەند شەڕی دەکەن لەگە ئەڵمانیا دەڵێن کاکە بکەنە بێ ئاینس وچ بلێ حتى لە تەڵەبەکانیش ئاسانتر بیت بەڕوانەی کە بیانێ ئینگلیزی بخوێنن لە ئەڵمانیا ئەتوان بە ئینگلیزی بە ئینگلیزیش هەیە بەس ئەوە وچ بلێ کچک پارێ زیاتر سەرفتەکە ئەو بەس لە کولیە هەیە لۆ ئاوس بلنگ لە مەحەدی ئەوە نییە کەمە لە کولیە دەتانی بەس نەک لە مەحەدەکەی بەڵێ بینەرانی بەڕست پاش ناوبڕێک ئەگەڕێمەوە دیارە هەڵبەتە ئەو گەنجانە ڕەنگە پرسیاری تریان هەبێ کە سوکاری بێ سەر و شوێنبووەکان دیارە وشەکەوە ئینشاءڵڵا شوێن و سۆراغیان پەیدا دەبێ ئێمە ئەو ناوەندە نین کە پێیان بڵێن چارەنووسیان ئەوەیە یا ئەوەیە بەڵکو بە تەنیا ناوەندێکین بڵندگۆیەکین بۆ کردنەوەی دەرفەتێک بۆ ئەو کە سوکاریان کە قسەکانیان بۆ هەر لایەنێکەکەن بیکەن پاش ناوبڕەکە ئەگەڕێمەوە خزمەتتان. بەڵێ بەڕێزان جارێکتر سلااوان لەبێ کاک پێشڕە و عەبدوڵڵا کارمەند لە دەستگای پەنابرانی یەکێتی ئەوروپا لەگەڵما بەڵێ نوێنەری کۆمەڵەی پەنابرانی یەکێتی ئەوروپایە دیارە بۆ من میوانێکی باشە بۆی کە داواکاری کە سوکاری بێسەر و شوێنانیش ئاراستی ئەو بکەین وەکو یەکێک لە دەستگا تا ڕادێک پەیوەنددارەکان کە بتوانێت سۆراغیان بکە بەڵام بەر لەوە کاک پێشڕە و گفتوگۆکەی ئێمە بەو ئامانجەیە کە ڕێگای نوێش هەیە جگە لە ڕێگای مەرگ و هات و نەهات لەسەر ئەمە چ قسێک بۆ خەڵکی کوردستانەکەی کە بە ڕێگەیەکی یاسایی بتوان بڕۆنە دەرێ هەرچەندە بەڕاستی لە کوردستان لە کۆنسڵخانەکان پرۆسەی وەرگرتنی ڤیزا ئەمەندە قورس بووە لەوانەیە خەڵک ئێستا ئەمەی هەر بە بیران نەچێ بەڵام لە ڕاستیە ڕێگای تریش هەیە فەرموو سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرانی ڕوودا و کوردستانیانی ئازیز لە هەر کوێکەن لە ئەم سەرزەمینە بەڵێ کاک ڕەنجێمە زۆر دەمێکە لە هەوڵی ئەوەداین کە بێگومان ڕێگا بگرین لە کۆچی نایاسایی و چیتر گەنجانی نیشتیمانەکەی ئێمە نەبنە خۆراکی ماسیەکانی دەریای ئیجەون و کەندی ئیلیزی و جەنگەڵە سڕوپڕەکانی ڕێگایی هەندەران بەڵێ ئێمە بەکردەوە سەلماندوومانە لە دڵ زۆربەی وڵاتەکانی یەکێتی ئەوروپا کاک بەکر خۆی شاد حاڵەکرد ئێمە پێش تقریبان 2 ساڵ دەستمان کرد بەم چالاکیە لە وڵاتانی یەکێتی ئەوروپا کە چۆن ئێمە بتوانین ڕێگا بگرین لە کۆچی نایاسایی و ڕێگا چارە چیە بۆ هاتنی کۆچی یاسایی یان بۆ کۆچ بۆ کارکردن کۆچ بۆ خوێندن کۆچ بۆ نەخۆشی کۆچ بۆ سەردان بەڵێ ئێمە لەگەڵ لیژنەی بەشی کۆچی پەرلەمانی یەکێتی ئەوروپا کۆبووینەوە ئێمە گفتوگۆمان لەگەڵاوانە کردووە ئێمە نووسامان ڕادستی هەموو وەزارەتەکانی وڵاتانی یەکێتی ئەوروپا کردووە بە ئەڵمانیا و بەریتانیاشتەوە هەمویان ئەوەی ڕاستی پێ ئەم پێشنیاری ئێمەیان بە هەند وەرگرت و وردە خێریکی کارکردن لەسەر ئەوە کە هەمومان بێکەوە بتوانین ڕێگا لە کۆچی نایاسایی بگرین بەڵام بە شەرتێک پلانێک یان ڕێگایشی تر هەبێ بۆ هاتنە ناوەوەی خەڵک بە شەرکی یاسایی ئەوان هیچ ئەڵتەرناتیڤێکیان هەیە بە ئامێد سالار کە شتێکی بیر هێناوە کە کاک ڕەنجەگە مەجالم بدەیت
زۆر سپاس بە کاک عامیر سالار کە شتێکی وە بیر هێنامەوە کە ئێمە لەگەڵ نەتەوەیە گرتوەکان لە کۆنفرانسێکا بوو. بەڕاستی پێرەوە ئەمەوێ بڵێم نەتەوە گرتوەکان لە وڵاتانی یەکێتی ئەوروپا سوڵتیان نێوە ڕێکخراوێکی جیهانی، بەڵام ئەوەی هەیە ئێمە ئەبێ لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپا، لەگەڵ وەزارەتەکانی ناوخۆی وڵاتانی یەکێتی ئەوروپا، لەگەڵ لیژنەی کۆچی پەرلەمانی یەکێتی ئەوروپا ئێمە ئەم شتانە کێشەیە چارەسەر بکەین. بۆ بە تایبەتی ئێمە هەرێمی کوردستان پاچان پارچەکانی تری کوردستان بە کۆی گشتی عراق، بەڵێ ئەنتەرنێت هەیە ئەمان هاتوونە پێشەوە تا ئێستا چەند وڵاتێک کاریان لە یاسایی کۆچی وڵاتەکانی خۆیان کردو، ئەمە یۆنانە، ئەمە ئیتالیا ئێستا پێشنیارێکی حاضر کردووە، خودی ئەڵمانیا ئێستا بەڕگە هێشکی حاضر کردو قرار وایە یاسایی کە حاضریان کردووە بێنکاری پێ بکەن و بۆی خەڵک بۆ یاسایی بێتە وڵاتەکانیان بۆ یاسایی بێنکار بکەن. بەڕاستی ئێمە وەکی هەیە بێ حکوومەتەکەی خۆمەتی هەرێمی کوردستان یان پەرلەمانی هەرێمی کوردستان ئێمە هاوکاریانە بین ئەگەر بین لیژنەیەک ئامادە بکەن لەگەڵیانە بچین بۆ پەرلەمانی یەکێتی ئەوروپا بۆ تا بزان ئێمە تا ئاگادار ئێمە چۆن ئیشمان کردووە بە پراکتیکی کە بتوانین ڕێگا لە کوردستانی بگرین. بەڵێ دەست خۆش بکەواتە زۆر پێشنیارێکی بەجێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر لیژنەیەکی تایبەتمەند دروستکە لەگەڵ ڕێکخراوەکانە بچێتە پەرلەمانی یەکێتی ئەوروپا یا وڵاتەکان یا حتا لەگەڵ ڕێکخراوە تایبەتمەندەکانی سەر بە UN فعلەن ڕۆڵ و کاریگەری خۆی ئەبێت. بەڵام حەزەکەم لەگەڵم بمێنیتەوە بەڕێستان ئێستا هەم بۆ ئەوەی کە دا و دەستگاکانی خۆمان بزانن، هەم بۆ ئەوەی کە ئێوەش ئاگاتان لە کۆژانەکانی خەڵکی کوردستان و گەنجان بێ، حەزەکەم جەنابەت ڕووماڵێک یا قسێک لەسەر ئەو هەلومەرجەی کە تاوەکو ئێستا گەنجانی ئێمە بۆچی سەر هەڵەگرن کە ئێوە کۆنتاکتی ڕاستەوخۆتان لەگەڵ لاواندا هەیە، بنەڕەتی ترین هۆکارەکان چییە و ئایا کۆچ بە نەسیحەت ئەوەستێت؟ زۆر سپاس کاگڕنج، ناوەڵا کۆچ بە نەسیحەت ناوەستێت، بەڵام ئەسبابی زۆرە. دیقەتندا بەردامەکەی لە بدایەتی بەردامەکەی ڕا ئێوەش هەر باستیەوەی دەکەن ڕێگە چارەیەکی تر بۆ کۆچی گەنجان بۆی کە خەڵک بۆ چارەسەرێک نەبینەوە ئەو گەنجانە نەڕۆن، یعنی باسی ڕێیەکی تکە دەکەن بۆ ئەمە ئەو ڕێژ نەگرین کە بتانین فشار لەسەر هەرێم لەسەر حکوومەتی هەرێم دروستکەین کە بتانین ئەو گەنجانە لە جیاتیەوەی مامۆستا باسی کرد بچی لە پەیمانگایەکی بخینی و کاریش بکە بۆ لێرە لەو ئەو ئیشەی نەکە. بۆچی ئەو ئیشە کە ئەو گەنجە توانای هەیە خۆی فێرە زمان کە توانای هەیە خۆی فێرە کارکردن کە بۆچی حکوومەت ئیستیغلالی ئەو گەنجەی نەکە، ئیستیغلالی عەقلی ئەو گەنجەی نەکە کە لێرە ئەو کارێ بۆ دۆزێتەوە. و ئەسبابەکانی زۆرە، بابینە سەر ئەسبابەکانی کە ئەمن ئەو وەکو داتام لەکنە لە 2021ەوە تا 2023 36,000 گەنج کۆچ کردووە. بە تایبەتی کۆچکردنەکە کاگڕاند لە ناوشاردنیە لە قەزا و لادێکان و لە ناحیەکانە دەستی کار و ئیشکردن بە تایبەت لە ڕانیا و قەڵازێ زۆرترین گەنج سەفەری یعنی کۆچ کردووە و ناومێدی سیاسەتە بەواقع. منەمێ هەندە داتا و پێ بڵێم بەپێی داتاکانی ناوەندی لە کۆڵنەوەی ڕوودا و کە 2 ساڵ پێش ئێستا لە نێوان 1071 کەسا بۆ یەکێتی ئەوروپا ئەم ڕاپرسی کردووە. لە سا هەشتاوێکی گەنجان دەڵێن دەرفەتی کار نییە، لە سا هەفتاوێک ئەڵێن شوێنی کات بەسەربردن و خۆشی و ئینتەرتەیمنتمان نییە، لە سا 78.4 ئەڵێن نادادی بێزاری کردوین بۆیە سەری خۆمان هەڵدەگرین. لە سا هەشتاویەکیش دەڵێ دەستێوەردانی جۆرا و جۆر هەیە لە ژیانی تاکە کەسی. دەستێوەردان لە هەموو وڵاتێک لە هەموو سیاسەتێک هەیە بای خۆی بەرامبەر بە گەنجان بەرامبەر بە ئەوەی، بەڵام لە حەقیقەتی کار نەکردن بێکاری ئەساسە چکە هەیە؟ تەنها بێکاری نییە، ئەوەی کاریشی هەیە کۆچ دەکا. نادڵنیایە؟
نادڵنیایە و بە ژیانی خۆی ڕناگا ئەبێ دوو کار بکە اینجا دەبێت دوو کار بکە ئەگەر لە کەرتی تایبەتیش بکە کاگڕند لە کەرتی لە حکومیەکەی با بڵێن ئەمە لە چی بە ڕاتبەکەی خۆی نییە کە وەردەگری یان تاخیر دەبی بەڵام لە تایبەتەکەش لە کەرتی تایبەتیش بزنس زمانەکانی هەرێمی کوردستان بڕک ما احتراماتی بێزەمیرن آخر بەس مەسلەی کەرتی تایبەت بە زەمیر و نیەت و شت ناڕوا بڕەوە بێ بە یاسا ڕێک بخرێ بۆ نمونە هەر لە بەپێی داتایەکی تری توێژینەوەکەی ناوەندی لە کۆڵنەوەی ڕوودا و لە 1970.9 ئەوانەی لە کەرتی تایبەت ئایشەکەن ئەڵەن ئێمە متمانەمان بە کارەکەمان نییە نەمافمان هەیە بە مەزاجە ڕوا بڕێوە کەرتی تایبەت بە یاسا ڕێک نەخراوە یاسا ڕێک نەخراوە سەبەبەکە ئەساسیەکەش ئەوەیە ئەو بەشەی ئەو گەنجەی کە دەڕوا لە کەرتی تایبەت پارە خڕ دەکاتەوە دەڕوا کۆت دەکات یعنی ئەمە ئێستا کە هاتینە سەر ڕێژەی بێکاریەکە نییە ڕێژەی بەکارەکەشە کە ئەویش کۆت دەکات کێشەکە لەوەیە ئەوەش کێشەی گەورەیە کاگڕند و سووری هیندی نیپالی دەستی کاری هەڕاج کردووە یعنی قیمەتی کاری نەهێشتووە بەواقع ئەوەی خۆمان لاوەچی خۆمان ئەگەر ڕۆژانە بە 25,000 ئیش بکات سووری لە زدیوی بە 15 ئیش دەکات ئەوە وەکو مەبلەغ با بڵێن ڕۆژانەی کارمەندەچی تەبیعی اعتیادی ئەو ئەسبابانە زۆرە و نائومێدی دۆخە سیاسیەکەش بۆ دەکا گەنجەکە بەخۆی دەڵێ من ئەگە بەخۆشی بژیم 20 ساڵ دەژیم 20 ساڵی گەنجاتین دەژیم پاشەوی تااقەت و توانا و هیچ نابینم لە دنیاە ومێدەچی هەیە بچی لە ئەوروپا ئیشەکی بکا و لۆ یەکشەم و شەمووی خۆی ئیش بکە بەواقع یان گۆ زیاتر ئەوروپاتان کە دیتیە ئەوە بەعام تەفکیری گەنجەکانە باشە بەڵامەوە وەکو ئەنجومەنی لاوان کە پێک هاتوون لە هی هەموو حیزبەکان ڕێکخراوەکانی حیزبە سیاسیەکان یعنی ئەم حیزبە سیاسیانە ئەم هەموو خەمانە نابینن ئێوە قسەیان لەگەڵ ناکەن ئێوەش لە لایانی خۆتانەوە لە کەناڵەکەی خۆتانەوە ڕیپۆرتیان نانێ خۆ کوردستان بەدەستکەوە کوردستان بەدەست و حیزبانەوە نیە ئەکیت هەر حیزبەک لەلایەنی خۆمانەوە هەموو ئەو ئەندامانەی ئەنجومەن نیلاوانی کوردستان سەر بە حزبێکە لە دەرگای حزبی خۆمان و ئینجا حزبەکەی بەرامبەرمان داوە چ دەڵێن لە دەرگای هەر سێ سەرۆکایەتەکەمان داوە یاداشمان ڕۆیا هەیە کاتی دەوێ کاگڕند کاتی دەوێت کێشەکە آخر ئەم کاتەکەی دوای مەگەر ئیتر هەتا ئەو سیاسە ئەگەر ئەم ڕۆکار بۆ لاوەکان نەدۆزنەوە هەلو مەرجەکە چانەکەن سبینێ مەگەرین جادا بنیشین داوای خەڵۆتگەی پیریمان بۆ بکەن لە نیشتیمان بۆمان ساڵە دزار دەکات وەختی بەسە خەلاص بوو وانە ئێمە ئەگەر یەکێک لە ڕاپەڕین ڕۆژی ڕاپەڕین لەدایک بوو بێ 3 ساڵ بەسیترین مۆزۆ کاگڕند بەخۆشیان هاتینە ئەو قەنەعەتە هاتینە ئەو قەنەعەتە بەڵام کێشەکە گرەیەکە زۆر توندە یعنی ئاسان نییە خڕ بوویتەوە لەسەریان خڕ بوویتەوە کارکردنی دەوێ و شخصی مختصی دەوێ شخصی دڵسۆزی دەوێ شخصەکی دەوێت نیشتیمانی خۆی خۆش بوێ ئیش لەسەر ئەو شتەی بکە ئیش لەسەر لاو بکە یعنی هەزاران کەسەیە نیشتیمانی خۆی خۆش دەوێت و گەنجانەش کە دەڕۆن حەزەکەم زانی لە ڕقی نیشتیمان نییە هەموویان نیشتیمانیان خۆشە فرسەتە وای نەدۆزیتەوە کە کار بکە ئێستا ئەو ئەنجومەنە پێکاتیە هەمووی کوڕی دڵسۆزن هەمووی ئینسانی باشن هەمووی نیشتیمانی خۆیان خۆش دەوێت تاکە ئەوەیە کە سیاسیەکان گەورەکان بڕیارێک بدەن چارەسەر بکرێ بەڵام ئەوەش ئیمکانێتی دەوێت هەرێمی کوردستان لە وەزعی لە قەیرانێکدایە ئەو کێشانە لەو قەیرانەی ڕادروست بووە پێشتر ئەو شتە بەو دەرەجەی نەبوو ئێستا ئەو حالتە سەبر ئینشاڵڵا
کاڵیش دەبتەوە بەس ئومێدەوارین باشتر بی انشاءالله خوا بە ئومێدەکەی تۆ بکە لەگەڵ کووردا خاڵە بە کردجارێکتر بەخێر بەسەر زۆر سپاس سپاسە دەکەم لەسەر تەوری سەرەکی مەسلەی وەکوی کە دەمێکە لەو بوارەدا دڵسۆزانە خەبات دەکەی لەسەر دۆزینەوەی ڕێگای یاسایی یا ئەو هەلوو مەرجانەی کە مامۆستا هەوراس فەرمووی لەسەر ئەمە جارێک کۆمنتت چییە پێشەوەی قسەی ترمان بۆ بکەین بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە وڵات دەستپێک دەمەوێت گەر یارمەتیم دەی سێ وشەی ئاراستە کردی ئەو سیانە جوابی ئوستاز بدەمەوە یەکەم مندیان دەڵە کاتی دەوێت من بۆ ئەو مەبەستە یەکشت پێ دەڵم کات لای ئەم وڵاتەی ئێمەدا بە شێوازێک دەڕوا تەمەنی نوحی دەوێت ئەوە پرۆژه یاسایەکە لە ساڵی 2011 بۆ گرفت و چارەسەری کێشەی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا کە ئێمە لە ساڵی 2012 ئاڕاستی پەرلەمانمان کردو هەتا ئێستا خەوتووە دڵنیاشم ئێستاش ئەندامە پەرلەمانتارە بەڕێزەکانەوەی کە ئێستا خانە نشینیش بۆ ئەوەی کە جارێک کەش دەرچێتەوە ئەویان لێیادە بەڵام کاری لەسەر نەکرا ئەوە یەک هەر بۆ ئەو بابەتەی کە بەڕێزت دەڵی کاتی دەوێت ئەوە گشتاندنێکە لە ئەنجومەنی وەزیرانەوە ساڵی 2012 بۆ ئەوانەی کە بەهۆی ژیانی ئاوارەی دابڕەوە بگەڕنەوە سەر کارەکانیان ئێستاشەوە شەر نەکرایەوە بەداخەوە دوا پێشنیارێکی کەمان زۆرن ئامارێکە چەند ئەوانە هەموو باز دەکەین ئەوەشیان کە لە ساڵی 2021 ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کابینەی نۆکراوە بۆ گرفت و کێشەی ئەو گەنجانەی کە سەر هەڵدەگرنێمەوە باشە لێرە ڕازگویانە بدوێنەوە کۆچ نییەوە سەرگرتنە ڕاکردنە ڕاستە ئێستا دێمە سەری کە مەسلەی کۆچ چۆنە و ڕاکردنیش چۆنە ئەوە سەبارەت بە ئارامیەکەی بەڕێزت کە باسی جیاوازی نێوان کۆچ و سەر هەڵگرتن ویستە باسی بکە حەزەکەم لە سەری بۆ کاگرنت کۆچ ڕەهندێکی مرۆیە لە تەواوی دنیادا بوونی هەیە لە شارێک ئارەزوومەندانەیە بڵێ بۆ ژیانێکی باش بۆ باشتر ژیانێکی خۆش بۆ خۆشتر بەڵام ئەوەی کوردستان جیاوازە دەبینین لە ماوەی بەس ئێستا بۆ پێشەوەی بەڕێزت بێ لەگەڵ هاوڕێیانی بەشداروی بەرنامە باسم کرد بە ئامارێکم بە نمونە لە چەند ساڵی ڕابردووە کە دەستمان کردێ بەس تەنها ساڵی سوتفە ساڵی 2020 بۆ 21مان بە نمونە هێنایەوە ئەوە ڕێژەیەکی یەکجار زۆرە لە ساڵێکدا 27,000 گەنجی ئەم هەرێمە سەری خۆی هەڵبگرێت دوجار دەبینین کە گەنج سەرمایی وڵاتە داینەمۆی بەگەرخستنی ژیانی داهاتووە ئایا چێ بەرپرسیارە لەو هەموو لەو ئەوە ڕاکردن یاخود کۆچ 6,000 بەس لە 6,000 لە دەبەری ڕاپەڕین آخر دەبەری ڕاپەڕینێکی بچکۆلە 6,000 بڕوا بەڕاستی تر بە تەواوی لە ڕووی کۆمەڵاتیەوە 6 گەنج بۆتە قوربانی کەوانە جەنازەکانیان بەشێکی دیارە بەداخەوە لەوێ بە خاکس پێدراوە بەشێکشی گەڕێندراوەتەوە وە زیاتر لە ماوەی ئەو چەند ساڵەدا لە سەر 300 بێسەر و شوێنمان هەیە کەەوە خانەوە بەڕێزەکانیان هەموو عزوریان لە کاتێکا لەو دەڤەری ڕاپەڕینە باشترین ژینگەی گەشتیاری هەیە باشترین ژینگەی بەرەمێنانی پەلەوەڕ هەیە باشترین هەموو شتێکی تێدا دەکرێت ئەو ساڵە تەنها بە نمونە لە کۆی چەند ساڵ هێنامانەوە دەکرێت بەڕاستی ئێمە لێرەوە لە مینبەری ئێستا ئامارە زیایی کردەوە 6,000 نییە بەڵێ جا ئێمە ئەوەی کە بەداتای دروست لە بەردەستماندایە ئەوەی کە کۆچیش کردووە لە ڕێگەی نوێنەرمانەوە لە وڵاتی یۆنان کاک پێشڕە عەبدوڵڵا سوپاسیشی دەکەم کە بەشدار بووە زۆر خۆبەخشانە زۆر ماندوونە ناسانە کاری کردووە ببێ ئەوەی هەم بە ڕێزیان و هەم ڕێکخراوەکەمان هیچ بەرژەوەندیەکی شخصیمان تێدا هەبێ ئەوە یەکێک لە خاڵەکان با یەک شتیکە جوابی بۆ مامۆستای ڕوونکەمەوە باسمان لەوەی کرد کاتی دێەوە کاتەکەەوە باس کرد لە 13 ساڵدا هیچ وڵامێکن نەدرێتەوە تا کەنجێ بوەستین دوو دەڵێ ئاسان نییە زۆر ئاسانە من بە بەڕێز دەڵێم وەست چارەسەر هەیە بۆ کۆچ بەس تەنها سەرما شخصیەکانی ئەو بەرپرسانەی کە بە ناشەرعی سەرمایەکانیان کۆ کردوتەوە قوتی ماڵ و مناڵی هەموو تاچێکی ئەم وڵاتەیە بەس با سەرمایە شخصیەکانیان بەقەد وڵاتی سویسڕایەکە و بەڕێزە بۆ خۆی لە ژیانی بردوۆتە سەر باشە دەتوانێت کوردستان ببێتە دووبەی دووەم زۆر ئاسانە دەکرێت ڕەخساندنی هەلی کار بڕەخسێنە ئەو هەموو سەرمایی کە لەم وڵاتە دەستە دەرەوە با سەرمایەکانیان بگەڕێنەوە با ئەو هەموو شوقۆ ڤێلایانەی کە لە وڵاتی هۆڵندا بە ئامار و داتە دەتان دەینە دەستێ و هەم لە وڵاتی سویسرا شوێنە گەشتیاریەکانیان کڕیوە با ئەو شوێنە گەشتیاری و شوقۆ ڤێلایانە و وەزائیدەن پرۆژەی وەبەرهێنانەکانیان کارگەی بچووک بچووکە لە ئەڵمانیا هەیەە بابیهێنەوە بۆ هەرێمی کوردستان پێویستمان بەوە دەبێت کە گەنجی ڕۆژهەڵاتیش بێنین لە هەرێمی کوردستان کار بکات لە باشوور کار بکات نەک ئێمە بڕێن ئەوە سەبارەت بەوەی کە دەڵێ ئاسانیە زۆر ئاسان بازە نیشتیمان پەروەری دەکەین لە
گەنجی هەرێمی کوردستان نیشتیمان پەروەرتر نییە. آخر بەزەویش خۆ نەیوتەوە نەمە بەستم باسی گەنجی لاوی ئەوەم نەکردیە ئەمە بەس کە نیشتیمان پەروەردینە ئەم باسەوە بەرپرسانم کردێ کە نیشتیمان پەروەردینە ببوورە من واتێکشم بەڵام بە ئەوە شەڕوونکردنەوە بێ گەنجی ئەم نیشتیمانە ئەوەندەی دڵسۆزی هەیە گەیشتۆتە ڕادەی پەرستنی خاکی پەرستنی خاک لەوەی زیاتر کەسێک ئێمە چوار کەسمان هەیە لە شەڕی داعش ڕەگەزنامەی وڵاتانی ئەوروپا هەیە یەکیانی بەریتانیا یەکیانی سویسرایە یەکیانی ئەڵمانیایە دویانی سویدە هاتوونەوە تاقانەمان شەهید بووە لە وڵاتی پڕەفاهێت و ژیانی خۆشبەختیەوە هاتۆتەوە سنگی ناوەتە بەرگولەی لێرە گیانی ئەجا جەناب و کاک پێشڕە و لێرن کە سوکاری بێسەر و شوێنان ئەوانە بە وێنەی کوڕکچەکانیانەوە هاتوونەتە ئێرە بەڕاستی لەسەر ئاستی لۆکاڵی ڕەنگە شتێکی ئەو تۆ نەکرێت وانە ئەبێ باسەکە هەم ناوخۆ هەم دەرێ کاری گەورەی لەسەر بکرێ بۆی کە چارەنووسیان بۆ ئەوان یەکلایی بێتەوە هزار کێشەی جۆراوجۆری دروست کردەوە و حاڵەتانی کە ئەوان بۆی هاتوون لەسەر ئەمە جەنابەت حەزەکەم من خوازیار بووم نوێنەری ڕێکخراوی ئاوێم کە ڕێکخراوێکی داکانە دەکرێت بڵین هی ڕێکخراوە بچووکانەوەکو ئۆفی و ئەنێم و قەندیلی سویدی و کۆمەڵک لەو ڕێکخراوانەی کە سەدان و هەزاران گەنجی ئەم نیشتیمانیان لە وڵاتانی ئەوروپا هێنایەوە ئەم هەرێمەی کە ئێساکەینێ بەو مەرجە هێنانەوە هەلی کاریان بۆ بڕەخسێنن بیان خەنە سەرکار فێری کۆمەڵک پیشەی جۆراوجۆریان کەم بەڵام دوجار ئەوانە پاشگەز بوونەوە لە بڕیارەکەیان بۆیە خوازیار بوو نوێنەرێکی ئاوێم لێرە باە بۆ ئەوی هەموو ساتێک لێرە بۆ چیت دەوت پێم دەوتن هەرچەنە لێرەش نەبن گوێیان لێ هەمویان دەیزانن لێرەوە لە بەرنمەکەی بەڕستەوە پیان دەڵێن سەدان کەسی ئەم نیشتیمانە ئێستا مافی پارەوەرگرتنەکەی لای بەڕێسیان ماوە ئەو پارەیان کەنجێ پێدەدەنەوە کە بڕیار وا بۆ ماگانە $200 یاخود $250 پێ بدەن لە بەرامبەرەوەی کە لە وڵاتێکی ئەوروپیەوە هێناویانەوە ئەوروپا بەجێ بێڵن و بگەڕنەوە نیشتیمانی دایک پارەیان پێ بدەن ئەوە یەکێک لە خاڵەکانمان کە پێمان دەبوت ئەمە کێ لە سەرەتی بەرگریان لێ بک بە دوای ئەمە بچێ لە حکوومەتی هەرێم لە پەرلەمانی هەرێم فەرمانگەی پەیوەندەکانی حکوومەتی هەرێم ئەرکێتی کە بە دووادا چوم کات بۆ ئەوەی مافی ئەو هاو نیشتیمانیانەی کە هاتوونەوە نەخورێت ئەمە ڕێکەوتن نامە بەڵێن نامەش کۆنتراکراوە لە نێوان بەڵێ لە نێوان ئەو کەسێک کە دێتەوە ئەو کەسێک کە دەینێرێتەوە هەر کەسێک کە دێتەوە حەقدێکی واژۆ کردووە کە ئەو وڵاتی ئەوروپا بەجێ ئەو هاتەوە بەڵام پارەکان پێنەدرا پارەکان پێنەدرا بەشێکی زۆری پارەی پێنەدرا دوو ئەم خەڵکە ئەو خەڵکە کامڕۆ هاتووە کە سوکاری ئێمەنا ئەوە بەشێکە هاتووە بەشێکی زۆر کەمە ئێمە لە کۆی سەروی 300 بێ سەر و شوێنەوە تەنا ئەوەندە جێگەمان بۆ تۆ ئەوەندەمان هاتوینە بۆیە لێرەوە دەمانەوێ پێیان بدەین بە هەموو قنسوڵخانەکانی کە لە هەرێمی کوردستان بوونیانەیە هەموو سەفارەتەکانی کە لە عراق بوونیانەیە بە دوادا چوم بکەن بۆ ئەو بێسەر و شوێنانە ناکری ئەوانە بێت چارەنووسماونەتەوە هەمانە لە ناویاندا باوکی لێرەیە گردە ڤیددیۆی هەیە ئەو کاتێک کە مناڵەکەی لە باخیرەیەکی تر بار دەکرێت ئایا ئەو مناڵە بۆ شوێ چووە ئەوە گردە ڤیددیۆکەی لای بەڕێزیانە زۆر باشە ئەمە قسەیەکی سەرنجڕاکێشە بۆ من بێگومان هەموو ئەو بەرنامانەی ڕوودا و کۆنسوڵخانەکان دەیبیستن وەری داگرنەوە ئەبێ بە مادە و بابەتی راپۆرتەکانی ڕۆژانە و هەفتانە و مانگانیان بە پاژەم ناوبڕا دیارە من لەسەر ئەوەیەمەوە لای جەنابتان قساکەین لەگەڵ جەنابیش قساکەم ئەزانم کە ساڵ لە دوای ساڵ وەرگرتنی ڤیزە بۆ خەڵکی عراق و بە تایبەتی شەرێمی کوردستان زەحمەتترە بێت وەنیە هەتا پەیمانگاکانی ئێوە ڕۆژانە تووشی حاڵەتی شەرمهێنە بن لە بەردەم خەڵکی کوردستانەکە ئەوراقیان پێشکەشتان کردووە نیە بە شەرمەوە تەقدیم دەکەن معاملات پێمان شەرمە لە بۆ مەدەزانین ئەوەلیاتەی مەزبوط تەسلیم دەکەین و لە 2011 ئەوانەدا بەڕاستی خەڵک 3 ساڵی بۆ داهاتەوە گلەی دەکەن ئەمە زۆر جار کەسم هەبووە 2 ساڵ و 3 ساڵی دەمێ جار ڕەفزی کەم 4 ساڵمەوێ دەشیاندا زۆر بە سقەوە و زۆر بە اعتبارەوە بەس پاشەوەی لە 2014 لە پاشەوەی ڕۆژ بۆ ڕۆژ هیچ ئەمەلێکی بەمەیان نما وای لێ هاتووە ڕۆژ هەبووە پیا و 3 ساڵی فیزەی هەبووە 12 ڕۆژاندایەتێک گەورەترین تاجرە و بەقوەترین شەریکەشی هەیە لە وەکیلی یەک لە شەریکە ئەڵمانیەکانیش 12 ڕۆژاندایەتی ئەمە هەر ئەڵمانیا وایە بریتانیا ئیسپانیا بەرتانی هەر زۆر زەحمەتە بەرتانی هەنادەی لەگە غرفەتی زارەت هەبێ ئەو جەدەداتێ نەخواوایندی هەناداتێ ئەگەر بەقوەترین دۆکۆمنتی شت هەبی ناداتێ
بەڕێزت بابەتێککە هاتەوە یادم ئەو هەموو ویزای وەردەگیرێ کە دەڕۆ ناگەڕێنەوە هەر لە قونسوڵخانەکانەوە بە پارە دەفرۆشتێ ئەوەی مشکلی گەورەت ئەمە دەبێت بە دواداچوونیش گەورەکەی بەڕاستی مشکلمان هەیە لە 200 دلار ئەمە شتێکی سەیرە ئەمە ئەسەلمێنرێت بە پارە دەفرۆشرێت بەڵێ هەندێک لە کۆنسڵخانەکان دەیان کەس لە هەرێمی کوردستان بە ویزەوە ئێستا لەو کاتێەوە کە بریتانیا لە یەکێتی ئەوروپا چۆتە دەرەوە سەر بەخۆی خۆی ڕاگەیاندەوە جیاوازە لە وڵاتانی ئەوروپا بە ویزەی وڵاتانی ئەوروپا داخل دەبن و لەوێشەوە لە کەناراوەکانی نۆکەندی ئینگلیز و دانکێک و کاڵاسەوە پاسپۆرتەکان یا فڕێ دنیا لە شوێنێک و داخل بە بریتانیا بەس ئەمە تۆزە سەلماندنی ڕەنگە قورس بێوەنا ینی ئەمە هیچ بەڵگەیەک هەیە لەسەرەمە چونکە خۆتەزانی ئەمە لو فرۆشتنی ویزە بەڵکە هەیە کۆنسڵخانەکان ئەدیکووە و لە ئەڵمانیش بڵاویان کردبووە لە هەرێمی کوردستان یعنی بە پارە هەیە بەڵام بە دەفتەرک و 20 و دەفتەرک و نی و خەڵک ویزێ وەردەگرت بەس مشکلەکە بەڵام ئەم هەموو ئەوراقا هەموو تەزوریان چارەکەت بەس خەتایەکە لە ئەوە ئەڵەم بەم هەموو ئەوراقە و هێن و ئەو بن وەری ناگری بەڵام بە پارە فرۆشرێ ئەوە ماوەک لوێ کۆنسولیشیان گەورەیە بەنازمەگە ببێتن لە کۆنسولی ئیتالی هەر نازم چەند میلیۆن دلار ئەخرەمە لە هەموو کۆنسڵخانەکان وەکو یەک هەیە هەموو کۆنسڵخانەکانەوە هەیە ئەش سەلمێنرێتەوە بەڵێ ئێستا من ئەمە ڕاستەکە پێ زۆریش ئێستا بیزەکەی وەرنانی خەتای خۆمانە چکەمەوەی شەی دەکەن ئێستا گەرەمە بچینەوێ بگەڕێینەوە کۆنسڵخان دلێو نەفران دەگەڕێنە با ویزیان بدەنێ بەس خەتای خۆمانە ئەمە دڕۆینەوەی خەڵکەکە ناگرێ مەسەلەن لە 100 2 3 5 10 15 20 خەڵک نەگەڕێتەوە 100 تاکەی پێ بێ بە قوربانی بالضبط ئەوە مشکلەکە لەوەش ڕاستیکە ناوەڵان ئەوش قسەی تۆ ڕاستە ئەوە مامۆستا ئەڵێ یەکێک لە هەرە تاجرە گەورەکانی هەولێر کە قەت ناچێت لەوێ ڕەنگە بچێت لەوێ پارە بەرێت بەڵام قەت ناچێت لەوێ داوای شەریکە گەورەکانە 12 ڕۆژە دایێت دوایە پاشوی پاش 12 ڕۆژەکەی تەقدیمی کردیە ڕەمز زیادایێت لە سەبەبی ڕەمزەکەی چێوەڵە قەنعاتمان بچی بێوە کورگوت پێش 15 ڕۆژەم لێ بوومە بەڵێ بینەرانی بەڕێز پاش ئەم ناوبڕاتمە خزمەتی کەسوکاری بێسەر و شوێنان بزانم قسەیان چیەوە ئەو لاوە خۆشەویستانش لەسەر ڕێگای یاسایی بۆ ئەم میوانانە بۆ کاک پێشڕەو لە دەرێ هەروە بۆ مامۆستا هەوراز بۆ کاک بەکرد بۆ هەرێکێک لە میوانەکان ڕەنگە قسە و پرسیاریان هەبێت بەخێراتن سەر چاوەکانم پاش ئەم ناوبڕا قسان. بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێ بابی کەیوان تەشریفێنی تێرە بە خێراتی سەر چاوەکانم وریای بە ئەمە کاکە کەیوان کوڕی تۆیە چیرۆکەکە چییە؟ چیرۆکەی ئەمانە لە مانجی حوتی 2021 بڵێ یەختەکەیان غەرق بوو بەڵام ئێستاش زۆر جار هەیە ڤیددیوەکەی کە لێنێن لە کاتی کۆپتەرێک نەفرێک بڵێ هەڵدەچێشێتەوە بۆ سەرێ لە ئاوەکەیدایە یعنی تۆ قەنەعەتی وایە ئەم مناڵە دەرهێنراوەتەوە نقم نەبووە دووربان نەخنکاوە بەڵکو براوە بەڵێ چکە زۆر بە کوڕەکەی من دەچێت ئەمە لەو کاتەوە ماوەی تقریبان ئەوە بۆ تەنیا بەو دەچێت یا لە 100 زۆر یامی دڵنیان لەکە بە هەوە دڵت چ دەڵێ ئەڵێ ئەوە بەڵێ ئەرەوەڵا هەستەکانت چی پێڵێ ئەڵێ کەیوان ماوە و بەڵێ ئەمە لەلایەن خدای گەورار بێ ئومێد نەبووین هەر دەڵێن ئومێدێکمان هەیە بەڵام تا ئێستا کاک ڕێزێمە هیچمان بۆ نەکراوە لەلایەن حکومەتەوە ئەم دەستخۆشی لە کاک بەکری دەکەم ئەو کۆمەڵی پەنابەران پێمانەوە ماندوو بوون لەوانەیە هەندێک کەسکە لە دەرەی وڵات لێرەش هەندێک کەس ئەمە ئاگامان لێ نەبووە لەوانێ بەمەوە ماندوو بوون بەڵام لەلایەنی حکومەتەوە هیچ شتێکی وامان بۆ نەکراوە کە دڵخۆشکرد ئەبێ بۆ نمونەمان وێران بۆ بێگومان وە ئێستا بۆ نمونە بەڕاستی من بە ئامادەکارەکەم وتبوو کۆمەڵی گەنج بێنێ لەسەر ئەوەی کە چۆن بە ڕێگای یاسایی بڕۆن کە هاتمە ستۆدیۆ ئێوە وێنی کە سوکارتان دیارە خەمە گەورەکە هەست پێ دەکەم بۆ هاتوونەتە ئێرە خلاصەی کەلام کورت و پوخت ئەتانەوێ حکوومەت چی بکە؟ وڵای ئەمە دەمێنەوێ هیچ نەبێ فیزەمان بدەنێ بۆ خۆمان بچین بۆ وێنان یان لەلایەنی حکوومەتەوە زەختێک بکە لە حکوومەتی وێنانی شتێکمان بۆ بکە یعنی تۆ ئەڵەی لە دیمەنەکاندا مناڵەکە دەردەهێننەوە؟ بەڵێ ئەرەوەڵام من دڵنیام چکە ئەو تیشێتی لە بەریەتی داشی لەناو بازاڕی ئەو تیشێتی بۆ کڕیوەکە کەیوان لە بەری بووە پانتۆڵەکەشی هەرە و پانتۆڵە ناو بازاری ڕانی پانتۆڵەکەی نابەست تیشێتەکەی تیشێرتەکەی بەڵێ تیشێرتەکەی کە لە بەریەتی بەڵێ مناڵی خۆتانە تەوانەی ناسن هەرەوەڵا زیامنی زۆر
زۆر 100% بە هەوا من ئێستاش زۆر جارەیە زۆر شەوان لی دەدەمەوە هەر دڵم هەر بۆی دەچێت دەڵم هەوا شەوانە و دیمەناڵە چکە باخیری ئەو باخیری کە 32 نەفەری ڕزگار کردووە باخیرێک کەژەکە کۆفتەرەکە لەو کاتەیدا لەوەیە 2 کۆفتەری لەسەر بووە باخیرێک کەژ لە دەوری 300 متر لەیانەوە دوورە یعنی ئێمە 13 نەفەر ئێوە دەڵێن هەند ئەو حاڵەتانە جگە لە بڵێ براژ ئەو براژنمە ئەوان کوڕی پورزامە ئادەیت خواوێنەیە ئەوە کاکێدی ژارەوە ببوورە مامۆستا ئێستا دێمە خزمەتت کوڕی پورزامە بەس ژن منداڵەکەی دیارن بەس بۆ خۆی دیار نییە بەڵێ ئەمە ژن منداڵەکەی بەڵام نانتوانی بێن بەس ژن منداڵەکەی دیارە ئەمە خوشکێک هاتووە بۆ ئێرە نووسیوەتی براکەم لە چاوەڕوانیدا خەریکە ون دەبم خەریکە ون دەبم وڵات جا بەڕاستی ئێمە چاوەڕوانی ئێمەی کوشتووە ڕاستی ئێمە ئەوە 2 ساڵە چاوەڕین کاگرات ئەگە بتوانن شتێکمان بۆ بکەن لەلایەنی حکومەتەوە حکومەتی خۆمان هەرێم بێ حکومەتی عێراقی بێ یعنی هیچ شتێکی وامان بۆ نەکراوە ئەوەی کە هەوڵی بۆ دامی زۆر کاک بەکرد هەوڵی بۆ داوین یعنی ئارەوەڵا لە ڕێگای کەناڵەکانەوە ئەمە دەمانوێت شتێکمان دەستکەوێت انشاءالله بە دیداری کاکە کەیوان شادەبیتەوە بە خێراتی سەرسەرم و دەستخۆشی لە جەنابی چاوەکانە ماچ دەکەم قوربانە بم انشاءالله دایگیان ئەوە براکەتە ئەتەوێت چی بڵێ لێرەوە وڵات ئەمانەوێت بیدۆزنەوە حکومەت چەندێکە ون بووە بەڵێ ساڵێک و 6 مانگ بەڵێ خوشکی من بەخێر بێت کاکە پشتیوان چیتە براتە ئەو چەندێکە ون بووە ئەویش 21 12 ساڵێک و 6 مانگ خەڵکی ڕانیە بەڵێ پێکەوە بن لەگەڵ کاگانە زۆربەی خەڵکی ڕانیە ئەوانەی تەشریفانێناوە قەڵازێ و سلێمانی و ڕانیە قەڵات زەش بەڵێ ئێستا چی بفەرمووی خوشکە وڵات جاویستم حکوومەتی هەرم هەرچۆنە بە چارەنووسێکمان بۆ دیاریکا بەبوون و نەبوون زۆر ئەوەی ئەم بەست لە چاوەڕوانی دێن هیچ وێنەیەکی یەختەکان هەیە لە ناو وێنانی کە بڵاو بۆتەوە بەڵێ هەیە بەڵێ زۆری کە ئەو ڤیددیویانی کە دەنەڕام بڵاو دەکرانەوە زۆر یعنی بە دڵنیایە بە یەقینی دەمگوت ئەوە کە برایەکەی منە لە یەکەی لە ڕزگار بۆکانە بەڵام حکومی شتێکیان لە دەموچاوی کرد بوو دیارنەوە بەس شێوەی پرچی و ئەوانەی کە دیار بوو یعنی دڵمان 100% دەمانگۆ برای ئێمەیە دایگیان چۆنی پێ ناگوت انشاءالله دایگیان انشاءالله هەر ئومێدت هەبێ خوای گەورەی انشاءالله ناومێدتان ناکە انشاءالله ناومێدت ناکە باشە بەخێر بێ خوشکی من چۆنی بە ساقڵ بم باشی کاکە ئامانج براتە باوکتە بابتە انشاءالله سۆراغی دەبێت باشە بەخێر بێ سەر چاوم دەستخۆشی بەرنامەکەت لێگەین کاک ڕەنجیان قوربانە بەم یاخوا بەخێر بێ کاک بەرهەم میتە برامە براتە بەڵێ کاک ڕەنج ئێمە مەعاناتمان زۆر ئێمە 5ەم جارە 6ەم جارە یەی ناو لێر لە فەرمان چوونی یەکەم جاروی نەتەوەی گرتووەکان چی دەڵێن نەتەوەی گرتوەکان قەرار بوو دوای 3 ڕۆژ وەڵاممان باتەوە فەرماگەی پەیوەندیەکان ئەویشی لێ تێگەین بۆ یەکسەر ئەوانیان بۆی ناینە سەرخەت ئەوانیش کۆمەڵێ وعدیان پێیان ئێمە کێشەمان لەگە قاچاقچیەکانی شایە کاک ڕەنج ئێمە قاچاقچیەکان بۆ تەمە نامانەکرد ئێستا داواکارێکی گشتی لێ بووە بزانێکین بۆچی ئەو نووسنگانە ئاوا کوڕی خەڵک بەهادەرێن ئەو نووسنگانە بۆ نووسنگەی درا ئاڵگۆڕی دراوە من براکەم بە ڕسمی ڕۆی لە ئاواون بوو چۆن ئەو چیرۆکە چییە بە ڕسمی بڕۆیت و لە ئاون نووسنگەکان هەڵێ خەڵەتێنن ئەڵێ بە ڕسمی ئەدێرین بە حساب لە مەتارێکی ئیزمیرەوە بە VIP بیان نێرێت بە 265 گەڵا لەوێ ئافرەتێکەکان مۆڵەتیشان هەیە لە مۆڵەتی ئاڵوگەینیانێ حواڵەیانەیە ئیشی قاچاقچێت یەکەن حواڵەی پارە بەڵێ من ساڵێک و 6 مانگە ئێمە ئەم هەشدە بێسەر و شوێنە لای دادگا سکاڵامان تۆمار کردووە قاچاقچیەکان گیراون ێستا بەربوون 3 مانگ گیران من چوینە سەرۆکی حکومەت ئێمە لێرە جەگری سەرۆکی حکومەت دەستخۆشی لێگەین هێنانیەوە لە تورکیا بەس یعنی تێناگەم هەر هەمووی کاک ڕەنج هەر هەمووی دەستیانێ لەگەڵ یعنی بە 3 مانگ کابرا بێتە دەرەوە من یەک میمۆری شتم ماوەتێ لەسەر و قاچاقچیە سەوتی خۆیم ماوەتێ تێگەی ئەمانە وەکو مافیا لە تورکیا بڕۆ لە هەموو تورکیا پرسیار لە گەنجەکان کە ئەزان ئەوەی ڕۆژە تورکیا بینی بێ وەک مافیا لەگەڵ ئەو گەنجە کوردانی ئاجوڵێنەوە
کاگڕنج ئەمە ساڵێک و 6 مانگە ئەمانە بەربوونەتە دەرەوە بەبی ئەوەی هیچ پرسێ بە ئێمەکەن بانگمانکەنەوە هەموو بەڵگەکانمان ناوە بەدەستەوە هەموو بەڵگەکان کابراڵە عمولەکەی بۆ من بووە لە پەیوەندیک تەلەفۆنیاڵە عمولە عایدی من نییەوە بۆ نووسنگەیەکێ مە قاچاقچیم ئیتر لەوە زیاتر بەڵگە زیاتر چی یعنی مدعیەکان گویان لێ ناگیر بەڵێ وەزیری ناخۆ قەرار بوو بمان بینێت لەسەر ئەو کێشەیە من چوم فەرمانگەی پێوەتی ئێمە مواجهی وەزیری ناوخۆت بۆکەین چۆن نووسنگەیە بە عالەمی ئاشکرا گەنج کە بوو بە 18 ساڵ لەژێر کێفی دایک و باوکان نامێنێ ئەڕواتە دەرەوە ڕۆژانە بە ئاسانی وەرە لە سلێمانی هەموو زۆر درێزمێ بۆ بەعزێ نووسنگەکان بە ئاسانی بڕۆ دەرەوە قاچاقچیان هەیە بە 120 گەڵا بەیانی ئەو بامیتی گەنج زیار نامێنێ ئەو جەرگی و دایکانە میستا من ڕۆژان لەگەڵ هەمیانە ئاژیم پەیوەندی مەیە لەگەڵ هەمیانە هیچی شەوانە خەوی لێ ناگەوێت یەک گرتە ڤیدیۆ بین لە فەیسبووکیان لە شتێکیان لە تەلەڤیزۆنێکە برینیانە کولێتەوە ڕۆژانە ئەمە هەموو هینی ئەم دایکانێ دایکە ئێستا نەهاتووە کاگڕم گرەیەکمەیە وای لە ستودیۆگەی سلێمانی ئێمە زۆرمان لە سلێمانین دایکەکان هەمی لێ من بەڕاستی پێتەڵم خوا دەزانێ ڕاست تەحملی ئەو من یعنی هەر کە هاتمە ژوورێ بەڕاستی ئێوە تەوەرەیەکی ترتان زیاکر بۆ بەرنامەکە خوا دەزانێ من لەسەر ڕێگای یاسایی بوو بەرنامەکەم کە ئێوەم بینی هەر یعنی ڕەنگە خۆشە تەستت پێ کردبێ یعنی شۆک بووم کاگڕنج ئێستا دایکتیا چاوی لە دەستداوە ئێوە نوێنەری ئەوانیش بەڵێ دایکتیا چاوی لە دەستداوە ئەوە دایک و باوکی یەک ساڵ نەهاتنە دەرەوە لە ژوورێکە تووشی پەنجە بوون هەر لە خەفەتا تووشی شەرپەنجەی بووە بابەت خواشی فایبە ئەی کاکە باران چی تۆیە سپاس کاگڕنج ئەوانە برازە من هەردووشیان باران و سێفدا 21 دوانزەی 2021 لەگەڵ ئەو یەختێ جەماعەتەیە بوون تەرمیەوەمان دۆزیۆتەوە ئەویان ماوە حکومەتی هەرێم کاکە ڕەنج نەک هیچ ناکە ئامادە نەبوو یەک لە هیچ کەناڵێکیان هەر هاوخەمێکیش دەربڕێ یەک هاوخەمی گچکە هەر بڵێ هاوخەمتانە نیسکەنە بەخوا ئامادەی ئەوەش نین بەخوا هەموو کوردستان هاوخەمتانە ئاخر قەی ناکە بەس هەر خۆش بوو یعنی حکومەتی هەرێم هاوخەمیش دەزانی 50 کەس بە یەک شەوی خنکەن 50 کەس ئێستا ئێوە چاوەڕوانی سۆراغی بارانن تەرمەکەی بەڵێ چونکە تەرمیەوەمان دۆزیۆتەوە پێکەوە بوون من براکەم دەرچووە هەر لەگەڵ ئەو یەختەی بۆ براژنەکەشم دەرچووە ئێوە ئەتانەوێت ئێستا بەس دۆکۆمنت بکرێت کە ماون یان نەماون من نەماون ناوەڵا نەماون دڵنیام لەوەی چکەمە تەرمیەوەمان دۆزیۆتەوە باشە بەس تێیدا دڵنیانین تێشیدا دڵنیان ئێمە سیانزە کەسن ئەوەیان دڵنیانین کە تیاچۆن لەوەی کە تیاچون ئێمە دوو باخیرە و دوو ئەلیکۆپتەر تیا بەشدار بووە باخیرەکە بە دیارانەوە ساوی وڵاتی ماڵتایە سێ شەو لە کریتی هەشتیان تۆ جەزیرەی کریتی من خۆم قسەم لەگە پۆلیسی کریتیا کرد کاگڕنج ئێمە چون ئەڵێ تاو سکاڵای ئێوەمان گەیانەوە بە شوێنەکە بە جەزیرەی کامپاترۆز بوێ کە هەست سۆراقیە و گەنجانەی ئێوە بدە من پەیوەندیمان پێوە کردوون یەک ساعت قسەمان لەگەڵ کردووە هیچ سکاڵایەک لە هیچ وڵاتێکەوە بێمە نەگەشتووە لەسەر و یەختا یعنی بڵێ ئەم یەختە ئەو نەفەری دیابەوەی هاوڵاتی عێراقە ئێستا ئەم قسانەی تۆ ئەبێ پەرلەمانی کوردستان بەدادەچۆنی بۆ بکە ڕەنج ئێمە چینە پەرلەمانی کوردستان بەناش هین نەبێت جەویان خۆشە بێتەوە بینی هەردوو حیزبەکە گوێمان لێگرن دوایەوە چکار لیژنەی یاسایی بەشێکی ئەم حیزبێ و بەشێکی و حیزبەیە کە جەو تێکە چێتەوە ئێمە ئیمالەکرێنەوە پشتگوێکرێنەوە جوابتانێنەوە هیچ ئینشاءڵڵا ئێمەش راپۆرتی تریشی لەسەر ئەم داواکاریمان ئێمە تەمەنامانەکە سەرۆکۆمار کورد بووە وەزیری خارجی کورد بووە هەموو شتێکیان پێگرێ بەس بۆ وڵا سەرۆکۆمار کوردە نایکە آخر ئێمە تەمەنامانەکرد کورد بووە بەس ئێستا نایکە هیچ بۆ ناکە وەزیر ئەخێمش بۆیە ئاڵین وەزیری خارجی ئەو ئیشەکەی ئێمە پەیوەندی بەوانەوە هەیە بەس هیوادارم نووسنگەی جەنابی سەرۆکۆمار جەنابی وەزیری دەرەوە ئەم داواکاریە بە هەند وەربگرن چونکە خۆتان حاڵەکە بینن یعنی بەڕاستی ئەمان کە هاتوونەتە ستۆدیۆکە ئەوە بۆ لای من نەهاتون خۆ بەڕاستی بۆ لای ئێوە هاتون ڕێگاکە نزیک بکەنەوە کە گوێیان لێ بگرن ئێمە بە دوواداچوونی تریشەکەین بە خێراتن سەرسرم سەر چاوەکانم بۆمان بێدە جواب ئەویش ئیشاڵڵا با کێشەی کۆمەڵایەتی بێتە جواب فەرمای شتێکتەیە بەڵێ ئەمە برامە لە بینی سنووری بولغاریا تورکیا بولغاریا شوێن بزر بووە بینی تورکیا و بولغاریا 4 شوێن بزر بووە بەس ملاحەزەیەک بۆ ئەم بەڕێزە کە ئەڵێت گەورەترین سەرمایەدار
نەیتوانی و فیزەی 15 ڕۆژی وەرگێ ئەی بۆچی بە دوو دەفتەرونی و بە ماوەی 3 ڕۆژ دەیدا بە کابرا ئەوە چییە؟ ئەوە بە دوو دەفتەرونی و بە 3 ڕۆژ هەیە پێنجی چوار کە وەری گرتووە 3 مانجی داوەتێ بە دوو دەفتەرونی و دەیفرۆشێت بەڵام نایداتە گەنجێکی داماوی ئەمانە نایدات بەمە کام دەڵاڵانی کە ئێوە باسی دەکەن هەموو شەریکن لەگەڵ بەرپرسەکان کام نووسنگانی کە ئێوە باسی دەکەن هەموو شەریکن ئەمانی کە لێرە دەیانبینن ئێوە ئەوەی کە لە ناو خەڵکان بە پارە هەیە بەڵێ بەس ئەم هەموو ئەوراقەت لەداواکەن هەر ڕۆتیناتە و لەو سەریشەوە ڕەفزە بووە بەڵێ ئەوانی کە لێرە دەیبین هەموو جگەر گۆشەکانی دەستداوە دەستخۆش کاتێک کە دەڵێت بۆستە 1 دقیقە کاگرانس کاتێک کە دەڵێ من دەریات موسی دەریام و مامۆستایی خەختم و پاشای دەریام و بەڵام کە کوڕەکەی خنکە خۆلی ناکا بە ساحاب داوا دەکەم یاسایەک دەرچێت بۆ دەستگیرکردنی ئەم بە تایبەتی نووسین هەموو نووسنگەکان شەریکن هەرچی نووسنگەیە کە نووسراوە ترابڵ بە دوو دەفتەرونی و 3 دەفتەر بە ماوەی 7 ڕۆژ وەریگرتووە حەزەکەی ئێستا ڕاستەوخۆ یەک و دوانیش نییە حەز ڕاستەوخۆ پەیوەندی بۆ کەسێەوە دەکەم کە ئێستا وەرگری سە گەشتەکەی نەکردووە بە 7 ڕۆژ بە 235 وەرەقە وەریگرتووە فەڕەنسا بۆ نایداتەمانە ئەم بەڕێزە باسی ئەوی دەکات کە دەڵێ زمان 4 زمان بزانێ و نازان باشە با یەک داتامان پێ بڵێ ئەو ماوەی کە لایوی دەرز دەخوێنێت چەندی پارە وەردەگرێت چەند وەردەگرێت بێ زەحمەت ئەمە بەڵێ یعنی بوو بەس دەتاین دووبارە بکە لەم سنتەرەی تۆ کە من هاتم لەوێ عادی 12 مێنا فێری 4 زمان بووم چەندم لێ وەرەگرێت 4 زمان نا ئەمە بخۆمان ئێستامە بخۆمان یەکەمی زە تو دەبی زمانەکەی فێربی ئۆکەی زمانەکەی دەبی فێربی ئەوە تقریبن حیساب کە 14 حتا 18 وەرەقە دەڕواتن ئەو نۆرمالە دوو زمانەکەی فێر دەبی لۆ قبوڵەکەی لۆ دیتنەوە خانەکەی لۆ هەموو تشتێکی ئەوێت جێبەجێ دەکەین لۆ ماندووبوونی مە 20 وەرەقەیە یعنی هەموو پێکەوە گە حیساب بکەیت خۆ تو زمانێکیش فێر دەبی بە خلیالی نەو مانجی دەکاتە نێزەکی 40 وەرەقە باش ئیخامەکەش وەردەگری لێرە بە سواری تارێ دەبی دەفرێک لەوێ چاوڕێت دەکاتن یعنی وە قانونیە ئەوە نییە غێر قانونیە بیتن من بە باڵ یعنی بە 40 وەرەقە خەڵکێک دەتوانێت بە 9 مانگ بە 40 وەرەقەی ئەتوو دەگەیەوێ ئەتوو لەوێ ئیخامەکەی وەردەگری نەفرێک دێتە دوود خانی خۆت هەیە کۆنسڵخانەکانیش ئاگاداریە من کۆنسڵخانە ئاگدارە ئەریکو ئاگدار نینە ئەو هەموو ڕسمیە ئەو قانونیە ئەو غێر قانونیە خۆ کۆنسڵخانە بەخۆی دەلێتن گەنجێک کە بۆ نمونە خوێندنی تەواو کردووە شەشەکەی تەواو کردووە ئێوێ بخوێنێت لە ڕێگای دایک و باوکی ئانێ بینێر نەدەرێ بخوێنێەوە یعنی لە ڕێگای پەیمانگاکەی ئێوە ئیتر ئەتوانێ ئەم شتانە بکە هەربێ میشکل ئێستا لۆ نمونە یەکێک بیتە لای من 12 تەواو کرد بیتن ونیە ئەمن دەتانم لەوی دەست پێ بکەم زمانەکەی فێر بێت ئەنجا ئەمە پرسیاری من نەبوو پرسیاری برامە فەرموو ڕاست دەکەیت دەنگەکەنە فەرموو گوێمان لێتە ئەوەی کە تۆ باسی دەکەی بەڵام لەگەڵ ڕێزم بۆ تۆ دواتر دەینێری بۆ لای ئەو دەڵاڵانی کە فیزەکەت بۆ وەردەگرێت ئەم بەڵگە لامان تۆ بە چل وەرەقە هەر گەنجێک ئەوان نووسنگی ترافڵ نین ئەزانم ئەجا گوێی لێ بگرە با جوابەکە و باتەوە ئەگە مەجالێکم دێ بەڕێز تەماشێکە ئەتو دێ لای من لۆ نمونە ئەتو لەسەر سەری خۆمدانە زمانەکەی فێر دەبی ئیمتیحانی دەکەی لۆ نمونە ئاستی چارەکەت کردیە ئەمن پێت دلم چ ئەوراقی حازرکە لۆ کۆنسڵخانێ ئەگە خۆت بکوژی 100 دلار دەڕواتن زیاتر ناڕواتن یعنی بەس ئەوەندە پارە دەڕواتن یعنی ئەم هەرە جێم لە وەڵە دەفتەرەکە دوو دەفتەر ئەخ دوو دەفتەر و سێ دەفتەری دەدەیە چێت و ئەتو دوو وەرەقەیە نەکو بدەیت زیاتری نادەی و لە لای ئەمە پێ دەڵێن ئەو ئەوراقی حازرکە ئەوەی حازرکە بڕۆیە تەرجمە بکە بڕۆیە تەزدیقکە ئەمە هەمووت پێ دەڵێن یعنی ئەوە نییە ئێستم بڵێم ئەوراقەکان بدە من ئەم لۆ چا دەکەم دەفتەرەکەم دێ ئەم چتی وا ناکەم بەڕاستی چتیوان ناکەم خۆ تەڵەبەشم لێرەنە پرسیاری تەڵەبەکانی خۆشمان بکات یعنی کەس ئەوەندە پارەی نادەتن لە لایمە و بەڕاستی ئەمە هەر تەماشای دەکەین قسەیەکت هەیە بۆی بچمە لە ئەو گەنجانە خوشکی من قوربانت یاخوا بەخێر بن سەر ناتەن بێزمان کو دڕێت و با ئەو برایشم قسە بکە و ئەوانیش دەرفەتێکی عن بین ئەگەر لە کاک بەکر لەوەیە باشە بعد ئەو گەنجانەش دەرفەتی بین
بۆی خشتەکان دووبارە نەکەینەوە ئەو مشکلە ئەگەرش فەرمووی چەند خولێکی قساکی حەقی خۆتیشمان بزانین لە کاغڕاز دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم دیارە بابەتەکەی ئێمە تۆزێک جیاوازترە لە برادران ئێمە 4 نەفرین بە ناوی 11 بۆ 12 نەفر هاتوون بۆ ئێرە کە گیراون لە رووسیا ئەوانی ئێمەش هەمان دەستور ڕۆیشتون بۆ دەرەوە و گیراون لە سۆراغیان هەیە بەس رووسیا گیراون بەڵێ هەتا ئێستا حکوومەتی عراقی کەفاەتی نەکردوون بۆ ئەوی بەر ببن نە محکەمە کراون نەبەریش بوون یعنی ئەمە لیژنەی کۆچ و ئەوە لە پەرلەمانی عراق ئەتوانن بە دواداچوونی بۆ بکەن پێشتر ئێمە زانی بوومان لە مانگی 2 زانیمان کە ئەمانە حکوومەتی عراقی کەفاەتیان بکە بەردەبن ئەم سیانزە برا کووردا قسەتان لەگەڵ کردوون بەڵێ کەس سەردانی کردوون سەردان ئێمە نەمان کردو بەڵام سەفارەتی عراقی سەردانی کردوون سەردانی کردوون حکومیان وەرگرتووە نەخێر حکم نەدراون حەوت مانگیان حکومەتی عراق ئێستا سەرۆکایەتی کۆمار وەزارەتی دەرەوە ئەتوانن چیتان بۆ بکەن چه داواکاریەکت بۆیان هەیە داواکاری بۆمان بگەڕێنەوە زۆر باشە دەستە خۆش بەدەست من تۆزە بە شخصیش علااقاتم لەگەڵ سەرۆکاتی کۆمار هەیە بەڵێنت پێدەم منیش هەم ئەم بەرنمەیان بۆ بنێرم هەم داواکاریەکەتیان بۆ بنێرم باشە لەگەڵ وەزارەتی پەیوەندەکانی دەرەوەش گەنجە خۆشەویستەکان بەخێر بن سەر چاوم خۆتان مایکتان پێەیە فەرموو کێ پرسیاری هەیە با ئەوەی ئێوە پرسیار بێ بۆ میوانەکانم فەرموو سەرتا دەستخۆشی بەنامەکەت لێکەین سەرسرم بەخراکردنی میوانە بەرزەکانەکەین خدای گەورە سەبر و ئارامی بەو خوشک و برایانە ببەخشی بەرێ پرسیارێکم هەبوو ئەلەو برایە لەم برا بەرێ کاک هەوراس بەرێ ئەوە دەرێ ئیپەچل وەرەقەی گەنجی دێنێرینە ئەلمانیا ئایا ئەوە بازرگانیە بە گەنجەکەی نا ئەو بازرگانی نییە پێشت دلێم لە بچە تەماشێکە ئەو 20 وەرەخاوی ئەو نەفرانە دەدەن لە ئەڵمانیا چەند نەفرێک ئیشی دەکاتن قبولی چیلۆ ببینتەوە ئەوان بە سەعاتیش دەکەن ئەو وچی ئێرە نییە یانی وچ بڵێ ئەوان نەکو هەر نەفری هەفتە ساعت ئیش کاتن پارەی خۆیان وەردەگەن ئەوان پارەی خۆیان دەوێتن و بازرگانی نییە ئێستا لۆ نمونە نەفرێک لێر بی گەنجێک لێرە بیتن ونیە حەز لێ بڕاتە دەری وڵاتی مافی خۆیتی حەقی خۆیتی بڕاتێ دەری وڵاتە چیدی ببینی تشتێکی فێربی و ئیشەڵڵا بێتەوە وڵاتی خۆی دەوڵەمەند مەرجدارە ئەو کەسەی لە ڕێگەی و پەیمانگەیانەوە ڕابێ بگەڕێتەوە نا ئەو بخۆی دەتان خرادا لەوێ دەمینێمیان دەگەڕێمەوە چکەوی خامی وەردەگریتن و ئەوش ساڵ جارێک نوێ دەکاتەوە سێ ساڵ خامەی تەڵبەی خۆی سەرپشکە خۆی مخەیەرە بەخۆی قرار دەداتن ئێستا سێ ساڵ یەکەم جار ئی تەڵبەی وەردەگری لە 2 ساڵی دەتانین بڕاتە ئیشکە ئی خامەی ئیشێ وەردەگری دوایە دەتانی دایمی بکە دو پاسپۆرتەکەی وەردەگری بەس قرارەکە لە سەخۆیتی ئەو دەگەڕێتەوە یان ناگرێتەوە و بەڕاستی ناتوانانی ئەتو لێرانە ئیشەش لۆ ببینەوە لێرە ئیشکلو ببینمەوە بەرێ ئەتو بخۆی لیوی بزانی ئەگەر حەزت لێ ئەگەر ئەڵمانی بزانی سەرسەری من وەرە مەکتێب من ئەم مامۆستام دەوێتن وەرەکە منیشکە هیچ مشکلێم ئەوم پێ دەکرێت لێرە بینم ئەلمانیا زانن بەڵێ ئیچە خەریجە دۆ بینیم ئەلمانیا زانین کولێ ئادابی خلاص کردیا دەزانم کولیەکان تەواویان کە زۆر ڕێزیشم هەیە لەگەریان بەس بەخوای بینی ئەلمانەکانیان زۆر باش نییە ڕاستی پێ ئەجا بۆ ئەوەی کە نەبێ بەوەی کابراایەکێک لە میوانەکانمە پەیمانگایەکی هەیە ئەوە ئەڵێ کۆنسڵخانە بەرپرسیارە بەرامبەرمانوەە واناڵێ بۆی نەبێ بە شتی شخصی زیاتر مەبەستت ئەوەیە ئێستا چونکە جۆرێکی تر کار هەیە ئەتوانی لە وڵاتی خۆت بیت لە وڵاتی خۆت بی بەڵام لە دەرێ ئیشت هەبێ مەبەستت ئەوەیە بەرێ ئەو نەوعدەڵێ بۆی تۆش غەڵەت تێنەگەی بەڵێ یعنی بۆ نمونە تۆ لە وڵاتی خۆت بی بەڵام لەگەڵ کۆمپانیایکی دەرێ ئیشی ئایتی بکەی شتێک ئەوش هەیە کۆمپانیاکی ئایتی مشکلینی ئایتی دەتانێت لێرش ئیشکی سی جۆریشی جیاواز ئەو تشتە شەیە تو دەتانێت لێرە ئیشکەی و هەر نەڕۆی بژێ ئێستا ئیش بەشی ئایتی و تشتانە دەبیتم بڵێ ئەو ئێستا زیاتر بەس بۆ ئیشیارەکە بوو کاگرنج ئەلۆ برایە ئەو دەرێ با ڕێگری بگەن گەنج نەڕوە گەنج لۆ نەڕوە کاکە نەداهاتەکەت هەیە سبە و دووزبەی ئەتو نەخۆش دەبی پیمەیەکرد نییە تووشی حادثەکەی بەرێ ئەو برای گوتی با گەنج نەڕوە با ڕێگری لێبوونی ڕێگری کاکو بگری داهاتەکرد نییە بیمەی تەندروستیت نییە خوانەکە تووشی حادثەشی بی بیمەکە دۆ سەرف ناکرێ
ئەدی سبە توزبەی گەنج ژیانی هاوسەری پێکدێنی بە 500,000 ئەژی ناوڵە پرسیارەکەت بەجێیە ئەو خوشکە قساکات تاقانی ناویانی فەرموو. ئەلو کاگرانج دەستان خۆش بێ سپاس بۆ بەرنامەکەتان بەس من ڕخنەکەم لەو برادرێ هەبوو ئەم بەخۆم کاری لاوان دەکەم لە ناو لاوانم ڕۆژانە بەسەکە دەنگت خچک بەس کاری لاوان دەکەم لە ناو لاوانم لە ناو گەنج و لاوانی ڕۆژانە سەدان سیمینار بەدوو دەکەوین گەنج خاچ خۆش بێ وڵاتی خۆی خۆش بێ کووە بکەین ئەو گەنجە مستەقبەلە چێ بێ لە وڵاتی ئەتو لێ بێ لە کەناڵەکی ئەوها گەورە لە بەرنامەکی ئەوها گرنگ یعنی بەڕاستی باز لەوە بکەی گەنج بە چل وەرەقەی دەوم کارە ساتە پێم ناخۆشە بەڕاستی دەستان خۆش بێ. ئۆکێ بەسەم پرسیارێکم لە تو هەیە ئێستا گیان لۆ چ پێت ناخۆشە ئەمە زۆر پێم ناخۆشە تو هاوار دەکەی لە بەرنامەکی ئەوها گەورە شانسەچی دەدەین خەرچی دەناسم بەڕاستی ئێستا گەنجی دەناسم جێ لەو قسانەی دووبی بەخوای ڕقەمەکەت وەردەگری تەلەفۆنت لۆ دەکەم جانەکەم تەماشاشت کرد ڕقەمم لەو برادەرەی وەرگێ ئەم پرسیارێکی دیم هەیە دەمەوێت بەڕاستی پێ دەرم ئەگەر بەخۆشم نەبی مەجالێکم بدەیت ئەتو با قسەکەم تاواکەم بەخۆشم نەبی یەکێک تەلەفۆنت لۆ بکە کارە سادە دوو دەی لێرکوانە لە بەرنامەکی ئەوها گەورە چ معنانەیە هاوار دەکەی وەڵا گەنجی بە چل وەرەقەی دەبە کاکەت زەرجی داک و بابیلۆ دەستێنی بەخۆم یەکم لەو گەنجانەی ڕۆیشتیمە و هاتیشمەوە جانی برادرێکیشم لە ڕێیدانە هاتیمەوە ئێرە تێبگە یەک دقا ئەگەر بەڕێز خوێندن بۆ خوێندن مەسەلەن جەرگی دایک و باب دەسووتە حکوومەتی هەرێمی کوردستان تواناسازی ڕانەگەیان هەزاران گەنجی نارد لە بودجەی کوردستانیش لە زانکۆکان فەندی بۆ دەکەن ئەم برادەرە دەڵێ بۆ خوێندن مشکلەمان نییە بەزە تو برێ وەڵا کاکە بۆ خوێندن ئەڵێ جەنابدیا ئەڵێ پۆلی 12 تەواو کرد پۆلی 12 تەواو بکەیت تەماشەکە گیان ئەتو دەتانی بڕۆی لەوێ یان کولیەی تەواوکەی یان مەحەدی تەواوکەی ئاوزبیلدون بەدەستە خۆتە ئەتو دەگەڕێەوە یان ناگەڕێەوە ئەو بەدەستە خۆتە کە حەزت لێ زیاتر لەوێ ببنێ ئی خامەکەی وەردەگری ئەگە حەزت لێ بێەوە خزمەتی وڵاتی خۆت کە ئەتو لەسەر سەری خۆمان دادنێ هەماشتا هەر بردەدەری گەنجی لۆ دەرێ بەس تەماشەکە گیانێک ئەم پرسیارێکی دیم هەیە لە تو چ باشترە ئەمن ئەو گەنجانە یارمەتیان بکەم بڕۆنە دەری وڵاتی تشتێکی فێر بن یان لێرە تووشی غەڵەتی بن ئەوە باشنێ لەو ئیحلامەکی ئەوها گەورە بری ئەم گەنجی بە چل وەرەقەی دەنێرم کێشەیە گەنج ئەو ڕۆکاز باشترە ئەمن یەک دقە برای من ئەوانە بەدەفتەرێکی دەزانین نەراو ئاوێت خنچێ مەجالدا چینێکی زۆر ئەو ڕۆکە خینی تەواو کردێ دانەمەزرایە تو ئەوها ئیحلامی لۆکەی بەخوای کەسیان تیمای خۆشەویستی وڵاتی هەلۆ نامینێ کەسیان نایەتەوە ئێرەش ئەتو مەعاولە بکە بانگەوازە چ بکەی لێرکوانە ئیشەکەی پێ نەخەرچی بنێ تەماشەکەی هەیە لۆ نموناگەرم 10 نەفەری بنێرم بەڵێ پێنج بگەڕێنەوە ئەم بردمەوە پێشتی دەلێم لە بەچە چکەم لێرە وڵاتی خۆم دەوڵەمەندتر کرد ئەو نەفەرانە فێر دەمن لە دەرێ دێنە ئێرە ئەو زانیارە ئەو چتەراوی لێ فێر بوون لێرە بەکاردێنن بەخوای گەرنتی دەدەمێ یەک کەسیان نایەتەوە دێنەوە ئەتوا دەگەڕێ ئەو نەفەرە خیندەوارانم لۆ دەبێ دەرێکا نەهاتیەوە ئەم 31 ساڵ لە سویسر بوومە هاتمەوە مەسلحەتەکە لێرێ بە قوربانت مەسلحەت لێرێ مەکتەبەت لێرێ عقارەت لێرێ خەرچ دەنێرێ دەرێ واز لەو ئیشێ بینە چاوەکە ئەمە کەرێر کوانەشتی ئەتوا خیندەوارەکانم دەبێ دەرێ بەخوای هەمان شتە کاگرانج هەمان شتە بەبەرگە چیتکە بەبەرگەشکە بەنەو عشتکە کابراایەکی کەس لە کوردستان لە تەماشەکە ئەمنی احترام بەزیرە ئەو پیاوە ڕێزم لۆ هەیە بەس بەخوای قاچاقچیە بەس لە بەرگە چیتکە لە بەرگەشکە قاچاقچیە لە بەرجی خیندەواری چاوەکە دەست خۆش قسەی بزانێکی تر قساکە فەرموو ئەگەر وەڵامێکت هەیە جەناب بەخۆی مامەجان تەماشەکە ئەو دەلێ قەچاقچی ئەو هایە ئەتوو بەڕێی بەحری بڕۆی ئەمە چ دەکەن لێرە لێرە نەفرێک دەرێتن کاکەم حەزم لێ بڕۆ ماستری بخینم حەزم لێ بەس بگەڕێمەوەش چ دەکەن یارمەتی دەکەین ماستەرەکەی لە ئەڵمانیا بخینێتەوە بگەڕێتەوە وڵاتی خۆی دەڵەوەندتر بکە بەس ئەو بەڕێز باوەڕ دەکاتن ئەم گەنجەکان هەموو خڕ دەکەم و هەمووی دنێرمە و کەس نێتەوە زۆرترین گەنجەکان دوانە مەسەڵەن تۆ سەرسامی پەرۆشی و گەنجەنیت بۆ کوردستان و بۆ نیشتیمانەکەی ئاوا حەماسەتیە یعنی بڕۆن لێرە نانا یعنی نیشتیمانەکەی خۆش دەوێت ئەویش ئازاری هەیە ئەویش ئازاری نیشتیمانەکەی دەڵێت بەڵێ ئەبێ ئێمە ئەو گەنجەی کە ئەو ڕۆحیەتەی هەیە یعنی دەستخۆشی لە بکەین هەمان کاتدا بەڵام ئەبێ بەڕاستی سیاست و ڕوانگەیەکدا بڕێژین کە بارتەقا و گەورە بێ بەقەدەر پەرۆشی ئەو گەنجە لە کوردستان عادەی بەس بەڵێ لەسەر ئەو قسەی کاگرانجی پشتیارش زۆر گرنگە بە فکرات و کاتو دەرێ ئەو گەنجە ڕەنگە خاچ خۆش بێ ئەو گەنجانە هەمووتان ئەمە دەناسن ئەم 3 ساڵە ئەو گەنجانە تیمم هەیە سەرۆکی تیمی خۆبەخشەکانم لە هەولێر هەر بژیت ئەوە 3 ساڵە لە کاری ئەوەی تورکیا و سووریا نازەم ئەو دوو چاوانە دیتیتەوە یان ئەوانە هەون سوپاست دەکەم زۆر سوپاس کاگران
چاوت ماسەکە هەر بژیت نمونە زۆر بێ سپاس دەکەم ئەمە 3 ساڵە خزمە ئەو گەنجانە فێر دەکەین کو خاکمان خۆش بێت یعنی لە کاری خۆبەخشی دەنابێت بە چل وەرەقی ئاخە وەڵڵا ئەوانە دەڕۆ نانا بەس تۆش غەڵەت تێمەگە خوێندنیش لە دەرێ بەڵێ تاوان نییە جۆرەکە لە ماف وە لە ناوخۆ لە دەرێ ئەوەش جۆرەکە لە ماف دەستە خۆش بێ اینجا لەگەڵ ئەم ڕێکخراوانەش خۆت بچۆرە ناوی بزانە ئەگەر زەرەری هەمەکەم وەرگرت نانا خۆت بچۆرە ناوی ئەگەر زەرەری هەبوو دای بخەن ئەگەر قازانجی هەبوو گەشەی پێبن وانیا دەست ئەو کاکش دەستخۆشتان لێ دەکەم سەرسەرم بەخاتنی میوان بەرەزەکانی دەکەم پرسیارێک لەو هەر چواریان دەکەم هەفتەی ڕابردوو کەنای ڕوودا و دەستخۆش دەکەم سپۆنسەری هایتی ئەوەی کرد هایتیکس کە سەدان گەنج بەر ئەوان نەبوو ناویتە فکریان هەبوو بەردەوام شتی نوێیان جێبەجێ دەکرد داهێنانیان هەبوو کەستان چوون هەمووی داهێنا بوو هەزارها گەنج داهێنانیان کرد بوو بۆچی دەحمی ئەوان ناکەن بۆچ پشتگیریان ناکەن کە هەزارهان شتی نوێیان هێنا بۆچ پشتگیریان ناکەن بۆ بچنە ئەوروپا بۆ بچنە ئەڵمانیا تەماشەکەم ئەم بخۆم ئێستا لە سویسری شارەکە من ناگرێتەوە چونکە ڕوودا و خۆمان سپۆنسەری بووین ئەم نەگە بتام جواب بدەوم ئێستا من لە سویسرە بووم یعنی مامۆستایەکان بەخۆ بەمەیان دەگەوە کاکە بڕۆنە دەرەی وڵاتە بخینن بڕۆن دەرەی وڵاتە چ نوێ ببینن ئەگە تو لۆ من ئێستا بەس نمونیە دەڕۆیە نازم سوود ئەمریکا دەڕۆی برازیلە کولتوری نوێ کە دناسی دوایە زمانێکی نوێ فێر دەبی مێشکشت وچی بلێفرانەوەتی گەورەتر دەبی ئەتو تشتی زیاتر فێر دەبی واگە تو بگەڕێەوە ینی ئەو تشتاوی لێ تو فێر بی ئەتو وڵاتی خۆت دەوڵەمەندتر دەکەی ینی ئەوە نییە ینی غەڵەت تێنەگە ئەوە نییە ئەم حەزم لێ هەموو گەنجەک خۆ ئەمنیش هاتیمەوە ئەمیش لێرەمەوە بچینگۆ ئەمیش حەزم لێ گەنجەکانی خۆمان لێرم بەس گەنجەکانی خۆمانش ئەوان چ بکەن ئەوان فەقیرن گوناح نەتەن هیچ بکەن لێرە بۆ بستن ئەوروپا کە گەنجێک لە توێژنیوێشی کردووە کاکی من ئەگەر بۆ علم و زانست بێ ئیسلام ئەڵێ اطلب العلم ولو في الصين هیچ نە بە پێوانەی نیشتیمان پەروەری نە بە پێوانەی ئاین نە بە پێوانەی ئەخلاق وەرگرتنی زانست خێری زۆرترە لە مصیبەت وایە مامەسەڵ ئەجا بۆی دیارە هەستەکەم ناتێگەشتنێک لە بینی ئێوە و باسەکەدا هەیە ئەم ئەڵێ لە بری ئەوەی جا بەڕاستی پێت بڵێم خۆزگە بزنس ئەدڤایزەرێکی بانکوشتیش هەبووە بۆی کە خەڵکێک لەو دەریا و زەریانەدا نەخن کێ 1001 ڕێگای تریشەیە بە قانونی بڕۆی وانە بەڵێ ڕۆژانە هەیتما مەسان تەقدیمی سەفارەت دەکەین بەڕسمی ئایلە هەیە ئەشخاص هەیە دکتۆر هەیە باسی ئەوە کرا ئێوە پەیمانگای وەرگرتنی ویزاتان هەیە گەشتیاری بەڵێ وانە بەڵێ باسی ئەوە کراکە زۆر ئاسانە ئێستا بزنسێکی گەورە کرا بە پارە دەست دەکەوێت ویزا بە ئەوراق و ڕسمیات دەست ناکەوێت لەسەر ئەمە چ دەڵێ واللهی هەیە هەیە هەموو قۆسەخانەکان نا شەد نییە هەموو قۆسەخانەکە بەس باوەڕ ناکەم لە هەولێری هەبی احتمال لە دەری هەولێری هەبی لە عێراق هەبی نا لە هەولێری هەولێری هەندێک کەمە بەڵێ هەیە لێرە هەبوو پێشتر هەبوو ئێستا نمایە ئێستا زەختەی زۆر لەسەر بۆ ئێستا بە ڕسمیەکانش هەب دەست ناکەوی تورکیش کە پێویش $10 ئێستا بە 18 وەرەقەیە بۆ کارەکەی دەبێت چ بێت ئەویش بە پارەیە بەڵێ بۆ کەسانەی فیزیک تورکیا نا بە 18 وەرەقەکە من ئەو ساڵ سەدان پەنابەر کە چۆتە ویستوێتی بڕوا بە گەشتیاری بەڵێ چونکە ئێمە وەک کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکان هیچ کات لەگەڵ زانیاریە بەڵێ ئەوە زانیاریەوە سەلمێنرێت وەکو کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکان هیچ کات لەگەڵ کۆچی ناسایی دانینە دەستخۆشی لە هەموو کەسێکیش دەکەین هەموو ڕێکخراوێک دەکەین بۆ تواناسازی بوارەکاندا لەسەری نەخێر بۆ تواناسازی بۆ خوێندن بچن هاوکاریان من کە گەنج لەم وڵاتی منەوە دەبات بۆ یەکێک لە وڵاتانی ئەوروپا بۆ کۆکردنەوەی کۆمەڵێک زانیاری لە بوارێکدا بۆی بێتەوە خزمەت بە نیشتیمانەکەی خۆمان بکە بۆیە بۆ ئەو مەبەستەی ئێمە سەدان کەس ئەم ساڵ کە ویستوێتی بۆ گەشت بچێ یاخود بۆ نەخۆشی لە ڕانیین بارەگای سەرەکیمان لەوەیە هاتوون ویزەی تورکیای بە 18 وەرەقە بە 15 وەرەقە بە 16 وەرەقە بە تایبەت لەو چەند مانگەی ڕابردوودا فرۆشراوە
ئەمان نەزانی خەڵکیان بەکارهێناوەیانخانە ئاگایلەکان ئاگای لێ وەری ناگەێت للعلم والله ببي بس دوكومنتي مضبوطة هبي كاتو كابرات عراقي كدسيه نفوس اصلي هبي والله نفوس كونسولخانە كان ئاگای لێیە ئەو خەڵکانە بەکار نەزانی خەڵکانێکمە ورتریکەینەوە بابەتەکە وایلات من بەداتا و بەڵگەوە پێتەڵێم سەدان دەیان کەس کە لە بواری دەڵاڵی ڤیزەدا کار دەکات ئارام بگرە لە دەیان کەس کار دەکات هەر بۆ خۆی کۆمەڵێک بەڵگەشتی کۆمپانیایەکی بۆ کۆ دەکاتەوە بۆی دەنێرێت بۆ قونسولخانەی تورکیا ئەمە باس لە قونسولخانی تورکیا دەکەین بۆی دەنێرێت ئەگەر بێت و بەو پارەیە جاد هەتا هەژدە وەرەقە ڕۆژ من بۆ خۆم ئاگادار بە دە وەرەقە بە 12 وەرەق تا دەگات ئەمە بە خەڵکەکەش دەڵێن لە کۆنسولخانە پل لێمانە سەنەم پارەیە بەڵێ دەڵێ ئێمە پارە دەدەین بە خێرایی بۆتان جێبەجێ دەکەین لە ماوەی 24 ساعت بەخۆی دەڕوایە ناڕوە بەڵێ بەخۆی دەڕواتەوە قونسولخانەکەیان ناڕوە جوودی دەبی لە قونسولخانە بەس بۆ خۆی دەچێت خۆیان پیشان دەدا و دەگەڕێتەوە ئەوە شەشی ڕسمیە استقلالیان کردەوە بۆ آخر ئەڵێن و سنگەکان استقلالیان کردەوە استقلالیان دەکەن سنگەکان استقلالیان دەکەن باشە تو ئێستا دەتوانی دوکومنتی خۆت ببەیت بە موعیدێک بە یەک تەلەفۆنی خۆت موعید وەردەگری هەموو سەفارەتەکان نا ئەوە هەم قونسولخانەکان عەفوان ئەوڕۆ قونسولخانەی فەڕەنسی و لەگەڵ ئەڵمانی موعیدی کردەوە هەموو کەسێک دەتوانێت موعید وەرگریتن و ئەوراقی دوکومنتی خۆی وەردەگریتن کرد و بۆشم هاتەوە رسمي بۆ بەڕێز دەکرێت لێراوەیە آخر بەڕێزم بۆ خۆ من مەسەلەن هی تورکیا کاکە کەسێک بۆ هەموو کەسێک وەردەدانیشی ناسراوی من لە سلێمانی دەزانم تۆ دەگەڕێەوە بە خودای کەس ناسراوی ناوێ تۆ دەگەڕێەوە ئەم دیفاع لە سەفارەی قونسولخانەی تورکی ناکەم بەس واقعەکەم ئەو ڕۆژانە المهم قسەی لەم بەرنامەیە ئەو پیاوە قسەی ناڕاز ناکەم قسەکەی جەنابەت نییە بەرپرسی ڕێکخراوێکە بەڕاستی کۆنسولخانەکان ئەبێ ئەم بەرنامەیە بە هەند وەربگرن لە 3 دەفتەرەوە تا 18 وەرەقە ئەمە یاریکردنە بە چارەنووسی خەڵک لە 18 وەرەقە تا 3 دەفتەر ئەمە 3 دەفتەر یعنی 30,000 دلار ئەمە کارە ساتە دەڵاڵەکان یەک دەبی لەناو قونسولخانانە کەس هەبی من و تۆ نییە ئەوەیشی ئەوانە بە دوواداچوونیەوێ وەکو مامەستا فەرمووی کۆنسول هەیە وڵاتە ئێمە زانیاری دەدەین وانە ئەم گەندەڵیانە ئەگەر لە کوردستان هەیە نەبێت ئێمە زانیاری دەدەین مامەستا پێشڕۆ قسەی کۆتاییمان بۆ بکە مامەستا پێشڕۆ قسەی کۆتایی بەبێ پرسیارەمە لای جەنابەت ئەو چیرۆکانەی کە ئەیزانیت ڕێگای ئاسانتر هەر شتێک خۆت ئازادی کە بۆ خەڵکی کوردستان و بینەرەکانت بفەرمووی یا قسەت لەسەر سەرنجەکانی ستۆدیۆ هەبێ یا کە سوکاری ئەو قوربانیانە بە دوواداچوونی بۆ بکەن بەڵێ کاگرنج زۆر سپاسەکە دەرفەتم بی من ماوەیەکی زۆرە گوێبیستیە و بەڕێزانم هەم کە سوکاری قوربانیەکان و هەم میوانە ئازیزەکانتان لەوێ بە سەبارەت بە ڤیزە و ئەم بابەتانە ئەگەر دەرفەتم بدەیت تۆزێک من داتاکان بخەمە ڕوو بۆ هەموو لایەک و دوورتان نزیک کە سوکاری قوربانیەکان لەوانەیە ئەگەیان لێ بکە من پەیوەندیم هەبوو لێرە لەگەڵیانە منش بە دوای کە سوکاری ئەوانەوە چونکە منش ئەوان بە سوکاری خۆم ئەزانم سەرەتا پێمە سەر داتای کۆچ لە وڵاتی ئێمە لە 2014 بۆ 2017 نزیکەی 40,000 کەس کۆچی کردووە 67 قوربانیمان هەیە ئەمانەم داتانە هەر بۆ ئەوەش کە سوکاری قوربانیەکان لە ستودیۆ لە 2018 بۆ 2019 نزیکەی 25,000 کەسایەکە کۆچی کردەوە دەرەوە وڵات لێرەدا 14 کەسمان هەیە بەسەر شوێنە 2020 بۆ 2021 لە سەردەمی کۆڕۆنادا نزیکەی 28,000 کەس کۆچی کردووە 6 قوربانیمان هەیە لە ئەو ساڵەدا زۆربەی کەسکاری قوربانیەکان واتەسپەزیان لە لای بەڕێستان لە 2021دا بۆ 2022 نزیکەی 28,060 کەس کۆچی کردووە لە هەرێمی کوردستان 150 قوربانیمان هەیە لە 2022 بۆ 2023 نزیکەی تقریبا 20,000 کەس کۆچی کردووە و 29 قوربانیمان هەیە ئەمە داتەکان سەبارەت بە
هەرێمی کوردستان سەبارەت بە دەرەوەی هەرێمی کوردستان ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم لە 2014 تا 2023 لێرە خوشک و برازیلەکانیشمانەکرێتەوە زیاتر لە 250,000 کەس کۆچی کردووە 147 قوربانیمان هەیە لەو دەڤەرە با بێمە سەر بابەتێکی تر بەعام ڕێژەی کورتینە سەر باسەکەین لە شەڕی نەوەخۆی ڕۆژهەڵاتی ڕۆژئاوای کوردستانەوە تا 2023 160,000 کورد ڕۆژئاوای کوردستانی بەجێ هێشتووە 347 قوربانیمان هەیە کاگێڕن لە باکووری کوردستانیش لە 2007 بۆ 2023 نزیکەی 56,000 کەس کۆچی کردو و 47 قوربانیمان هەیە ئەوەی ڕاستی بێ ئەوەی ڕۆژهەڵاتی کوردستانە لە 2013ەوە هەتا ساتێکی ئێمە قساکەن لە ڕۆژهەڵاتی کوردستانی نزیکەی 93,000 کۆچ کردووە و نزیکەی 57 قوربانیشمان هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان و چاوەڕوانیش دەکرێت ئێمە وەکو دەستگای ئاگادارین زیاد لە 70,000 کۆچبەر یا پەنابەری ڕۆژهەڵاتی کوردستان چەند کەسی بێسەر و شوێنمان هەیە لە ساڵی 2024 ئەو ئامارانەی یەکێتی ئەوروپایە هی ڕێکخراوی پەنابەرە گەڕاوەکانە ئاماری وڵاتانی یەکێتی ئەوروپای و ئاماری کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانیشە ئاماری دەستگای پەنابەرانچێتی ئەوروپاشە کە لێرە بە ئاژۆ بەناوبانگە باشە پرسیارێکی تر ئێمەش بە خۆمان کوردەکاری تەواو بە دواتچوونمان کردووە و ئەتوانین ئەمانە بکەین کاک ڕەنجێ دەرفەتێکم بەرێ ئەگەر زەحمەت دەبێ ئەم لێرەدا زۆر بابەت باس ئەکرێ بابەتی ڤیزە و ئەمانە من خۆم لە ڕێگانێکی ترە مانگی دوو بڵاوم کردەوە کە بەڵێ ئەم گەندەڵێ لە قونسڵخانەکانی هەولێری شاهەیە کە خەڵک بە پارە ئیش بۆ خەڵکەکەن من ئەوەکو خۆش ڕاپۆرتێکم ڕادەستی پەرلەمانێکێتی ئەوروپا کردو لەسەر ئەو بابەتە ئەوانش بەدا دوچوونەکەن لەسەر بەس بەس هەولێریش نییە لە چەند وڵاتێکی تریش قونسڵخانەکانیان خەریکی ئەم گەندەڵێن دوو لە ڕوویەوە لە ئەمە لوبنانە ئەمە ئەفریقای باکوورە ئەمە ئەفریقای باشوورە لەوێش خەریکی هەمان بابەتن دیارە ئەمە ژنێکیان پێکهێنەوە پەرلەمانێکێتی ئەوروپا بۆ لێکۆڵێنەوە سەرم بابەتانە و نەتیجەشمانە بێگوم بەڵام من ئەمە بەڕاستی بێمە سەر ئەو چیرۆکە ناخۆشانەی کە لە زۆربەی چیرۆکەکان من وەکو وەرجێر یان وەکو شاید حاڵی ڕووداوەکە ئامادە بووم داوی غەرق بوونیان ڕووداوی تێکچوونی ئەم یەختانە کە کوردەکانی خۆمە بەداخەوە بنە قوربانی لە ڕێگای کۆست ئەو ڕووداوانەی کە زۆر تەسیری لە من کرد بوو ڕووداوێکی 2014 قەت ناچێتەوە لە بیرم ڕووداوێشکی 2021 ساڵی 2021 مانگی 12 کە گوێم لێ ڕێزێکیان ئێستا شاید حاڵێکیان لەوەیە کە خوشکە براکەی دەرچوو لەگەڵ براکەکەی مناڵێکیان هەرمەکان دۆزیتوە هێشتا بەدوای مناڵەکەەوە بەڕاستی ئەوەش کاری کرد بوو ئەو بەڕێزەی باوکی کەیوان کە باسی دوورگەکەی باسی ڕووداوەکەی دوورگەی کریتیەکە من خۆم وەرجێڕی ئەو ڕووداوە بووم دەنزیکەوە ئاگاداری ئەو حادسەیە هەم یەکێک لەو حادسات حاڵانە کە ماوە ئێستا لە ژیانەوە وابزانام لە کوردستانە خامنەیەکە لەگەڵ کوڕەکەیان ڕزگاری بوو مێردەکەی لەو داوایە تیاچوو بوو حاڵەت تشکەی زۆر نەخۆش ڕووداوەی مانگی 11 ساڵی پاری ڕابردووە کە بەداخەوە کاک ڕەنج ینی ئەم قەت و عامە لە دەریایە هەتا نەچی شتەکان بە چای خۆت نەبینی ینی باز ناکرێت ئێمە ناتوانین بە دوا پرسیارم کاک وەکو خۆش وەکو وەرجێر کە بەڵێ کۆمنتت چییە بۆ ئەو باوکەی بۆ باوکی کاکە کەیوان کە باوەڕی وایە مناڵەکەی نەخنکاوە و دەرهێنراوە و وێنەی ڤیددیۆی هەیە ئەتوانن ئەمە بە دوواداچوونی بۆ بکەن کاک ڕەنج من هەمیشە وەکو لەوانە زۆربیان خۆیان بزانەوە بە ڕێزان بەژاگادار نزیکەوە هەموو میدیەکانی کوردستانی شایدن لەو لەو حاڵەتانیان لەو ڕووداوانەیە بەڕاستی کەسی یەکەم کاگەمە سەر ڕووداوەکە بە هەر شێوەیەک لە هەر شوێنێکی ئەوروپا بێ و لە هەر شی وڵاتی وێنە تر من خۆم گەیانداوێ خۆشم گەیاندە دوورگەی کریتیە و کاتە و بەڕەسمیش ئەم وڵاتە نار بۆ وەرجێڕی ئەو کەسانی کە ڕزگاریان بۆ لە ئەو حادیسەیە کەسانی کە ڕزگاریان بوو دیار بوون
گوازرانەوە بەڵام لەو کاتەیە باربەر لە دەڤەرەکە سەرەکان خۆکەکان هەڵ ئەکێشا ڕزگاریان کرد قسە ناو ئەو باخیرە هەتا باخیری هێزی سەربازی و لێوە ئەو کەسانەی وەرگرت تا ئەڵەن ئەم دوو باخیرە لەم باخیرە بۆ بارکراوە ئەمە ئەو تا چاوەڕێیان کرد تا باخیرەی هێزی دەریاوانەی گەشتە شوێنەکە باخیرێکی مەدەنیەوە بوو بۆی خەڵکەکە ناخێن شێخسیان سەر باخیرە مەدەنیەکە ئەمە دەچون بە تەواتی بۆ ئەو کردووە بەڵام ئێمە هەمیشە لە خزمەتیان نامەگەر بڵێن دووبارە بە دوادەچوون بابەتاکەمەوە ڕێکخراوەکەتان خۆتە زانی ڕەنج ئەگە دەرچۆم لە کاتی خۆم بەس ئەوەندە کە کەیسی جۆرە بێ دڵنیام سبەینە خەڵک پرسیاری جەنابەت لە ڕووداوە کات ژمارەیەکی ڕێکخراوەکەتان هەیە بیخێنە سەر شاشەکە و بێجگەلەوە لەوانەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە خەڵکێکە بێ سۆراغ و پرسیار و جوابی هەبێ بۆتان لە سنەوە لە مەریوانەوە لە بۆکانەوە لە میاندواوە لە مەهاباتەوە لە سەقزەوە لە هەر شارێکی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بێ ڕقەمێکی ڕێکخراوەکە هەیە ئەو خزمەتە بچووکە بە خەڵکی کوردستان بکەن بەڵێ بێگومان ڕقەمی ڕێکخراوەکەمان هەیە دەرەوەی وڵاتیشمان هەیە و ئینجا ئەوە ئێمە خێنە سەر شاشەکە و وەریەگرین لە کاک بەکرد زۆر سپاسە دەکەم تۆزە سەرێشت بۆ دروست دەکەین بەس سپاسە دەکەم کە لەگەڵم بەشدار بووی ئێوەش بە خێراتن سەر چاوەکانم هیوادارم بای ئەوە زانیاریمان بە شێوەی ڕێگای یاسایەکە لە ڕێی جەنابتەوە بەخشی بێ و ئینشاءڵڵا من بۆ جەنابی سەرۆک کۆمار ئەم کچە بچکۆلە ئەم نامەیە هێناوە نامەی باوکێکە بەڕێز کاک دکتۆر لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق ئێستا 13 گەنجی کورد لە رووسیا سجن کراون هێشتا حکمیان وەرنەگرتووە وەکو پارێزەری دەستوری عێراق وەکو سەرۆک کۆمارێک لە پشتی کورد هیوادارم ئەم باسە لەبیر نەکەی ئەگەر هیوادارم ڕاوێژکارە پلەیەکەکانت نامەی ئەم کچە بگێننە دەستی تۆ نامەی ئەو باوکە بگێننە دەستی تۆ ئەمە نامەکان ئەوەیە کە من بۆتە خوێنمەوە داوات لێەکەن بیتە سەر هێڵ ئەو گەنجانەی کورد بە پەیوەندیەکی جەنابتان کە خاوەندارەتی ئەو گەنجە کوردانە بکەن یەنەوە ناو ماڵبات و خانەوادەیان کاتێکی خۆش بۆ مولایەکتان بەخێراتن سەر چاوەکانم.